بەشی نۆیەم لاپەڕاست 121 دیمەنی وڵاتە سەوزەکەم وڵاتی پڕ لە میوە و چەندان بەرووبوومی کشت و کاڵی خاوەنی کانزا زۆرەکان بووەتە دۆزەخێک بەرگە نەگیرێت. ئاخر مرۆڤ چۆن دەتوانێت لە وڵاتێکدا بژی کە مەرگ خۆی تێدا مەڵازدا بێت و ترس تێیدا بڵاو بووبێتەوە؟ داگیرکەری بێگانەکەش گاڵتە بە چارە نووسی بکات. چەند ناخۆشە لە وڵاتە خۆشەویستەکەی خۆتدا بە نامۆیی بژیت. ڕاستیەکەی من نامۆ نەبووم، بەڵکو وام هەز دەکرد کە تورکستان نامۆیە. وێڵە لە جیهانێکی پڕ لە دزی و زیندان و کشت و بڕدا. ئەوەی جێی سەر سوڕمانی من بوو مانەوەم بوو بە زیندویی تا ئەم کاتە، بەڵام ئەمەش ویستی پەروەردگارە. زۆر کە من ئەو مزگەوتانەی بەڕڕوخان نەکەوت بوون. پیاوانێکی کەمی بە ساڵات چوو دوور لە چاوان دەچوونە مزگەوتەکانەوە. نوێژەکانیان بەدەنگێکی نزمی گریاناویەوە دەکرد و چاوانی سیخوڕانیشیان لەسەر بوون. ڕاستە زۆر جار تووشی گرفت نەدەبوونەوە، بەڵام ڕۆڵە و تاکەکانی دیکەی خانەوادەکانیان هەردەم لە بەردەم هەڕەشەی تۆڵەکردنەوەدا بوون. ئێمە بەلای ئەو مزگەوتانەدا دەڕۆیشتین، ئەوان کردوبیانە شوێنی شان و مۆڵگەی پۆلیس و کاری ئیداریان تێدا ئەنجام دەدا. دەستمان بە دیوارەکانیدا دەهێنا و بەهێمنیەکەوە دەگریاین. ئەوەی بە ئاشکرا بگریایە خۆی تووشی مەرگ دەکردەوە. وێڵی شاران دەبوو. لە هەر شارێکیش ناوی نوێم بۆ خۆم هەڵدەبژارد. دوایی بۆم دەرکەوت تەنها گۆڕینی ناو بەس نییە بۆ ئەوەی نەمناسنەوە. بۆیە دەستمدایە کۆڵبەری گوێنێکی ئەستوری خۆڵاییمدا بەسەر شاندا. دوو قوڵابی ئاسنینم بەدەستەوە گرتن، ڕیش و سمێڵیشم بەردایەوە. هەردوو پێیەکانم وەکو ئەوەی 10 ساڵ لە نێو قوڕاودا بووبن قڵێشا بوون. بێدەنگیشم هەڵبژارد، چونکە زۆر جار ئەگەر قسەیەکی بەسوودت بکردایە دەگەشتەوە لای دوژمن و ئاشکرای دەکردیت. شەوان دەچوومە ژوورە چکۆڵەیەکی پیس و پۆخڵەوە و بەندایەتیم دەکرد. وام هەز دەکرد فریشتەکان فرمێسکە گەرمەکانم دەسڕنەوە. شارستانی ئێمە دەسڕایەوە، دەتوێنرایەوە. ڕووسەکان بەدەیان 1000 کەس دەهاتن. چینیە داگیریکەرەکانیش بە مەبەستی ئەوەی ژنخوازی لەگەڵ ڕۆڵەکانی تورکستاندا بکەن بە ئافرەت و پیاوە دەهاتن. دەستمدایە کاری کۆڵبەری خێروبێری وڵاتەکەم دەدا بە کۆڵدا و دەمخستە نێو شەڕەفمەندە و شەمەندەفەر و ئۆتۆمبێلە گەورەکانەوە بۆ ئەوەی بەرەو وڵاتی داگیرکەران بیبن. هەموو شتێکیان دەبرد: کانزا، میوە، ئاژەڵ، بەرووبوومی کشت و کاڵی. گەورە بەرپرسانی داگیرکەر لە چەند جێگەیەکی دیاریکراودا کۆ دەبوونەوە. لەو جێگەیەدا سەمایان دەکرد و دەیان خواردەوە و گۆرانیان دەچڕی. شەوگاریان دەبردە سەر شتی سەیر و سەمەرەم دەبینین. چەند زۆر بوون ئەو ناپاکانەی ویژدان و ئاینی خۆیان فرۆشت بوو. خۆیان دابووە دەستی حەز و ئارەزووی داگیرکەر. لە بەرامبەرەوەشدا چەند پلە و پایەکی گرنجیان وەدەست دەهێنا. لە شەو ڕۆژێکدا بۆ شێوە مرۆڤێکی تر گۆڕان. هەرچ کاتێک سەیری ڕوخساریانت بکردایە وا دەهاتنە پێش چاوت کە بە هیچ شێوەیەک تورکستانی نەبن. شێوازی خواردن و خواردنەوە و جلوبەرجیان، تەنانەت هەڵس و کەوت و ڕەفتاریان، هەموو شتێکیەوان گۆڕا بوو. زمانیان گۆڕی بوو بۆ زمانی داگیرکەر. هەرچ کات سەیری وڵاتت بکردایە تووشی ترس دەبوویتەوە. چۆن تورکستانی ڕۆژهەڵات بووچی داوێن پاچی جوان دەگەڕێتەوە دۆخەکەی جارانی خۆی. بێهیوا بووم، بە خەم ناچیەوە دەسوڕامەوە. بارە قورسەکانی سەرشانم کە دەمگواستنەوە بۆ ناو ئۆتۆمبیل و پاپۆڕەکان بارگرانتریان دەکردم. ڕۆژێک لە کاتی سوڕانەوەمدا بەرچاوم کەوت، حەپاسام پێ ئاگایانە هاوارم کرد: نەجمەت اللەیل! گالیسکە ڕازاوەکەی کە بەدەستی چینیەکەوە بوو وەستا. بەڕوخسارە زەد هەڵگەراوەکەی تەماشایەکی کردم. ڕوومەرجێڕا لایەکی تر ویستم هەڵبێم، بەڵام ئەو بە گالیسکەیەکەوە دوام کەوت. تاکو گرتمی بە چاوێکی زەقەوە سەیری کردم و گوتی: دەمەوێت بەرەو کۆشکەکە دوام بکەویت. گیانم هاتە لەرزین و بە بێزاریەکەوە هاوارم کرد: من نادناسم، من دەمەوێت
ئەویش وەکو ئەوەی قسەکانی فەرمان بن گوتی دەیت بۆ لام پیاوە گەورەکە پێویستی بە پیاوێکە خزمەتمان بکات ئەو ئێستا لێرە نییە و لە ئۆرومچیە پێویستە بیت پێشەوەی بە ئاگا بێمەوە ئەو بە گالیسکە ڕازاوەکەیەوە بۆی دەرچوو پێشەوەی بۆی دەرچێت گوێم لێبوو بە چەند وشەیەکی کەم شوێنی کۆشکەکەی بۆ وەسف کردم گەڕامەوە بۆ ژوورە تاریکە بۆ ناخۆشەکەم دەستم بە نوێژ و پاڕانەوە کرد زۆر جار مردنم زۆر پێ باشتر بوو لە ژیان مردووەکان هەست بە هیچ ناکەن جارجارەش تەواو دڵنیا دەبووم لەوەی کە دەبێت ئیسلام سەرکەوێت دەبێت ئازادی وەدەست بێت من لە نێوان هیوا و نائومێدیدا دەژیم جارێک حەز بە مردن و جارێکیش دەست دەگرم بە دنیاوە منێکی هەلالەی ئازار پێگەی و هیچ ڕێگەیەک شک نابم بیگرمە بەر پەناگەیەک نییە تایە بەحەوێمەوە گەڕان بە دوای کۆشکە گەورەکەدا زەحمەت نییە کۆشکەکە لە شوێنێکی هێمنی دوورە پەرێزە پاسەوانێکی کەمی هەیە من نەمتوانی بەجل لە شڕەکانمەوە بچم جڵی کۆلبەرێتیم فڕێدا جلێکی ترم کە شایستەی کۆنە پاسەوانی کۆشکی فەرمان ڕەواکەی قۆمۆڵ بێت کە سەردەمەکەی بەسەر چووە و خانەوادەکەشی هەر یەک بەلایەکدا بەرتەوازە بوون لەبەرم کرد کەس ڕێگری لێ نەکردم پاسەوانەکەی کۆشک سەیرێکی کردم و گوتی ئەوە تۆی هاتووی بۆ چاو پێکەوتنی خاتون بە ترسەوە سرم لە قاندەوە سوپاسی پەروەردگارم کرد کە پرسیاری ناوی لێ نەکردم هەرچەند ناوەکەم هیچ مەترسێکی ئەو تۆ ناوروژێنێ چونکە کاتێک دوژمن زاڵ دەبێت و حکمی دەکەوێتە چنگ ترس لە دڵیدا نامینێت و با کەم تەرخەمیەوە ڕەفتار دەکات لە خۆشبەختی مندا کۆشکەکە چۆڵ بوو پەروەردگارە بۆچی من هاتوومەتە ئێرە من چی پێ بڵێم من چی بکەم لە خزمەتی ئافرەتێکدا کە تا دوێنێ دەستگیرانم بوو ئێستاش بووەتە یەکێک لە خانمانی کۆمەڵگە پێشکەوتوەکان ئەو لە ئاسمانە و من لە ڕێسمان مەرجیش بە دوامەوەیە هەروەکو چۆن بە دوای هەموو شۆڕش جێرێکی دێرینەوەیە من هەردەم بێگوێدانە هیچ شتێک خۆم هەڵدەقورتێنمە مەسەلەکانەوە ئەو لەسەر تەختێکی قەیفەی سوور دانیشت بوو جلێکی ڕەشی لەبەر کرد بوو کە زیاتر جوانی پێدەبەخشی نەجمەت اللەیل زۆر گۆڕا بوو ئەو خەمناک و شۆخ و سەنجین دەهاتە پێش چاو سەرڕۆیی گەنجانە و هەڵەشەی هەرزەکارانەی پێوە دیار نەبوو بەڵکو وەکو بێوەژنێکی شۆخ و شەنگ دەهاتە پێش چاو زۆر زووتر دەمیز بتبینمەوە بێ ئەوەی وەرامی بدەمەوە تەماشایەکم کرد پێم وابوو لە شەڕدا کوژراویت بێدەنجیم هەڵبژارد هەڵمدا قسە بکەم بەڵام نەمتوانی مستەفا موراد حەزرەت نائومێدی هەموو شتێک بە مرۆڤ دەکات ئەو بێهودە چاوەنوار بوو زمانم بێتەگۆ لەسەر تەختەکەی هەستایەوە و گوتی زۆر ڕێز لەو پیاوانە دەگرم کە لە شەڕەکاندا مردوون هیوا خواز بووم کەس بە پەتی سێدارەوە یان لە گۆڕەپانەکانی زینداندا نەمرێت دەبێت خەباتجێڕەکان لە مەیداندا گیانی خۆیان بەخت بکەن و بە زیندوی خۆیان ڕادەستی دوژمن نەکەن منیش بە جورئەتەوە لێی نزوک بوومەوە و گوتم نەجمەت اللەیل بۆچی بە زیندوی خۆت ڕادەستی ئەوان کرد بە ئازارێکەوە پێکەنی و گوتی بۆ دوجار هاتی دەگۆ باشە من بەهانە بۆ کردارەکانم نەهێنمەوە کاتێک کۆشکەکە کەوت من ویستم خەڵکەکەی بپارێزم لە هەمان کاتدا نەمویست ببمە ئامڕازی دەستی داگیرکەران بۆی پیاوێکم بۆ خۆمەڵ بژارد و مێردم پێکرد بەسەر سوڕمانێکەوە گوتم چۆن مێردت پێکرد چۆن هەزاران کەس ژنیان هێنا ئەو موسڵمان بوو پاشان مارەی کردم بەنیگەرانیەکەوە هەناسەیەکی هەڵکێشا و گوتی زۆر بە ئاسانی ئەم مەسەلەیە تێپەڕی کاتێک بینیم ئەو لێم نابێتەوە منیش مەرجی خۆمم دانا و ئەویش پێی قایل بوو دەزانم ئەو تەنها بەڕووکەشی موسڵمان بووە و هیچ تینێکی موسڵمانەتی تێدا نییە دەزانم من فێڵی لێ دەکەم و فێڵ لە خۆشم دەکەم بەڵام من چیت پێ بڵێم ئامادەی ئەوەم تێدا نەبوو گورگەکان لە توپەتم بکەن ئەو منی مارە کرد و پارێزگاری لێکردم ئەو ئێستەش منی خۆش دەوێت
بە جۆرە سەرسوڕمانێکەوە گوتم چۆن لە سایی پیاوێکدا دەژی کە خۆشت ناوێت. بە گاڵتە جاڕیەکەوە شانەکانی هەڵتەکاند و گوتی هەروەکو چۆن تورکستانەکەم لە ژێر پێی داگیرکەردا دەناڵێنێ، هەروەکو چۆن تۆ لە ئۆرمچی کە لە ژێر حکمی دوژمندا دەژیت هەموو شتێک لێرە بەبێ ژیان دەگوزەرێنێ. بە ورتەورتێکەوە گوتم بەبێ گیان؟ ئەویش گوتی بەڵێ، عیشق و خۆشەویستی هەموو شتێکمان لەدەست داوە، بۆیە بەبێ گیان دەخۆین و دەنوین و دەخۆینەوە، بەبێ گیان ڕادەبوێرین وەکو بتێک دەجوڵێینەوە کە پێویستی بە یەکێکەیە گیانی پێ ببەخشێت، وەکو بوو کەڵەدار و تەنەکەی ژاپۆنی کە بەبێ گیان دەنجی لێوە دێت دەژین. ژیانی ڕاستەقینە بوونی نەماوە، وەکو ئەکتەری شانۆکاری دەگریین و پێدەکەنین و هەڵدەچین. ئێستا تێگەیشتیت مستەفا موراد حەزرەت؟ بە تووڕەیەوە چەپڵەیەکی لێدا و سەرۆکی خزمەتکارەکان هات منی پێناساند و پێی گوت ئەم پیاوە خزمەتکارێکی دەستپاکە، ناوی تۆرسۆنە، دەمەوێت بە جوانترین جل خۆی بڕازێنێتەوە، دەمەوێت شایستەی کۆشکی پیاوە گەورەکە بێت. من ئێستا ناوم تۆرسۆنە، بە کۆشکی پیاوە گەورەکەدا دەسوڕێمەوە، وەکو کابرایەکی بەندکرا و دەجوڵێمەوە. خاوەن کۆشکەکە ئافرەتێکی تورکستانی شۆخ و شەنگە، وا دیارە بە بینینی من ئاسوودە دەبێت. لە ژوورە جوان و ڕازاوەکەی خزمەتکارەکاندا بۆ یەکەم جار لە دوای 2 ساڵ کەمێک بە ئاسوودەی نووستم. ئازاری پشتم مابوو، بەڵام گەرماوە تورکیەکە کەمێک لە ئازارەکانمی کەم کردەوە. دوای ئەوەی ڕیش و سمێڵم تاشین و سەیرێکی ئاوێنەم کرد، بینیم گەنجێتیم گەڕاوەتەوە. پەروەردگارە، سرەڕای نەرمونیان یەکەم، چاوەکانم هێشتا هاواری دڕندانەی چیاکانی پێوە دیارە. دووبارە خەیاڵم چووەوە لای نەجمەت اللەیل، هەستم بەرامبەری وەکو هەستی پیاوێکی ژنە هەڵگیراوا بوو. نەجمەت اللەیل بووە وەکو شاکارێک کەوت بێتە دەستی دوژمن، مانای خۆڕسکانەی ئەوین و خۆشەویستی بووەتە پەڵەی نیشتیمانی. من پێ دەکەنم عەقڵم لە جێی خۆی نەماوە. بۆ ڕۆژی دووەم بە گالیسکە ڕازاوەکەی منی لەگەڵ خۆی بۆ ناوچەیەکی پڕ لە درەخت و گوڵ و میوە برد. ئەو ناوچەیە تایبەت بوو بە پیاوانی داگیرکەر، هەمووان نەجمەت اللەیلیان دەناسی، ئەوان بە خێراتنیان دەکرد، ڕێگەیان بۆ چۆڵ دەکرد. لە گالیسکەکە هاتینە خوارەوە و بەنێو چ لە شۆڕبۆوەکان گوڵ و میوە بۆن خۆشەکاندا پیاسەمان دەکرد. لە پێشم دەڕۆیشت و منیش بە بێدەنجی بە دوایدا هەنگاوم هەڵدەگرت. پێی گوتم لەبارەی منەوە گوتوبیان تەلاقی ئابڕوو پاکیزەیی داوە. چڵێکی بچووکی لێ کردەوە و بەڕوخسار ڕەنگزەت هەڵگەراوەکەی تەماشایەکی زەردەپڕی کرد و چپانی بەجێمدا. خەڵکی قۆمۆڵ بە ئاسانی درۆبوختانیان تێدا بڵاو دەبێتەوە. بۆ ئەوەندە بایەخیان بە مەسەلەکەی مندا. من تەنها کارەکەرێکی بێنرخی نێوکۆشکی میر بووم. ئاوڕێکی لێدامەوە و دەستی گرتم. پێشتر داوام لێ نەکردی مارەم بکەیت، تۆش ڕازی نەبوویت. ئەو کاتی کۆچکردن بوو، ئێمەش لەسەر لێواری مەرگ بووین. بە تاڵیەکەوە پێکەنی هێشتا لەسەر لێواری مەرجین. ژمارەی ئەوانە دەزانیت کە حکومەتی داگیرکەر لە سێدارەی داون، ژمارەیان زیاد لە 100,000 کەسە. بە دۆشدامانێکەوە گوتم ئێستاش بیرت لای شۆڕژگێر و شەهیدەکانە؟ ڕووی گرش کرد و گوتی گومانی چیم پێ دەبەیت؟ هاوشێوەی تۆ بۆی نییە بیر لە مەسەلێکی وا بکاتەوە. ئایا من وەکو تۆ تورکستانیەکی موسڵمان نیم؟ دووبارە بێدەنجی زاڵ بوو بەسەریاندا. شنەباز سارد بوو، خۆریش لەسەر وەختی ئاوابووندا خەم و ماتەمێکی سەیری دەچۆڕاند. هەندێک لە منارە دێرینەکان لە کەشێکی پاچی زەردەپەڕدا وەکو ئاوازێکی کۆنی دێرینی مێژووی کە هێشتا لە گوێەکانیاندا دەزرنگێتەوە ڕاکشابوون. گومەتەکانیش پیرەکی سەڵاسا نووسبوون. جارێکیان دەمە و بەیان لە کێڵگەیەکی ئاژەڵاندا بینیم. ئەو ماڵانەی کە بەقەت پاڵی چیاکانەوە دیار بوون دەپێوە. ئەو لە هەموو شتێک بێخەم بوو،
گوڵێکی سووری تێگرتم و بە ئەسپاییەکەوە گوتی بیرم لە کوشتنی کردووەتەوە. مەبەستت چێیە؟ مێردە ئەفسەرەکەم. بۆچی؟ بە ئەرچی خۆمی دەزانم، بەڵام منیش لەلایەن خۆمەوە پرسیارێکت ئاراستە دەکەم، کامیان باشترە بیکوژم یان سەری بۆ بلەقێنمەوە. شانم هەڵتەکاند و پرسییم جا سەر لە قاندنەوە چ نرخێکی هەیە؟ کوشتن و ئازار و تند و تیژی هەمولایەکی گرتووەتەوە. منیش دێت دەپرسمەوە چ سوودێک لە کوشتنیدا هەیە؟ تۆڵە سەندنەوەیەکی پیرۆزە، بەڵام من بەسەر لە قاندنەوەم بۆی سوودێکی زیاترم لێبینیوە. بە ڕوویەکی قایم ڕووبەڕووی وەستامەوە و پێم گوت خاتوونەکەم، ژیان لەگەڵ دوژمندا بابەتێکی پڕ لە ساختە و درۆیە. بەسەر سوڕمانێکەوە ئاوڕی لێدامەوە و پاشان گوتی تۆ وای بۆ دەچیت؟ مانای وایە من بە فەلسەفەیەکی ناتەواوەوە فێڵم لە خۆم دەکرد بۆ ئەوەی خۆم لە تیاچون و زەبر و زەنگ قوتار بکەم، بۆ ئەوەی بژیم. ها؟ تۆ بابەتەکەوا لێک دەدەیتەوە؟ سرم بۆ لە قاندەوە و پێم گوت لەبەر ئەوە خەڵکی قۆمۆڵ ڕقیان لێت هەڵسا. فرمێسکەکانی بەخۆڕ هات نەخوارەوە و لێم نزیک بوویەوە و بە توندی ڕایوەشاندم و دەیگوت ئەم گەمژانە تێناگەن، دەبوو من خانەوادەی میر قوتار بکەم، دەبوو من نرخەکەی بدەم، هەمومان حەز بە ژیان دەکەین و ڕقمان لە مردنە. پاشان فرمێسکەکانی وشک کردنەوە و دەیگوت مستەفا موراد حەزرەت، بۆچینی تۆ لە بەرامبەر من چییە؟ تۆرسۆن، ناوم تۆرسۆنە، ناوە کۆنەکەم لەبیر بکە. ڕات چییە؟ بە ئاشکرا پێت دەڵێم نانا ڕقەی قەتباڵی چیاکان لەگەڵ پیاوە خەبات جێڕەکاندا بە من باشترە لە 100 سەرکاور کە لە کۆشکە بەرزەکەی تۆدا سەر ببڕێت. چەند مێگ لە ئاسمانەوە دابارین کە شەکە زیاتر ساردی کرد. گوێمان لە دەنگێکی نزمی دڵۆپەی باران بوو. هەستم دەکرد پێڵاوەکانم وەختە پێیەکانم بخنچێنن، یەخە سەوزەکەشم گردنم دەکوژێ، وەختە بمرم هەرچەندە هەست بە گەرمی دەکەم، ئەو هەستەی کە ماوەیەکی دوور و درێژە بە دوای داوێڵم. مستەفا تۆرسۆنی خزمەتکارت، بۆ کوێ بچین؟ بۆ ئەو زێی نانەڕەق و پیاوە مەزنەکانی لێیە، بۆ قەتباڵی چیاکان. بە وردی بیری لێ دەکەینەوە کاتێک گەورەی کۆشکەکە هاتەوە بۆ ماوەیەکی کەم خۆم حەشاردا. من ئەوم بینی هاتە ناو کۆشکەوە و چاوچنۆکانە و بە تاوێکی هەڵەشەیی کۆنەوە بە دوای نەجمەتولەیلدا دەگەڕا. نەجمەتولەیلی لە نێوان هەردوو باڵیدا گوشی و ماچی دەکرد و خۆی پێوە دەئاڵاند، دەیسوڕاندەوە. ئەویش زەردەخەنەیەکی فێڵاوی هاتووە سەر لێوەکانی، سەیری ئەملاو ئەولای دەکرد. پێدەچوو ترسی ئەوەی هەبێ بیان بینم. تۆ دڵخۆشیت بە گەڕانەوەم؟ نەجمەتولەیلیش بێ ئەوەی چاوەکانی بەرزگاتەوە گوتی زۆر دڵخۆشم، بەڵام پیاوانی هەواڵگری بە سەدان خەڵکیان کوشتووە. ئەمە بابەتێکی ترە، تۆ بۆ لەم کاتەدا ئەمەد بەبیر هاتەوە؟ من بۆ ئەو بابەتە هیچ چارەیەکم پێ نییە. بۆچی لە ژیانتدا تاکە هەڵوێستێک نانوێنیت؟ هەڵوێستی من سنووردارە خۆشەویستەکەم. هەڵوێستی تۆ چییە؟ چەند جارم پێگوتیت هەڵوێستی من جێبەجێکردنی کارەکانمە. جوداوازیەکی زۆر لە نێوان جێبەجێکردنی کارەکانت و جێبەجێکردنی ئەرکەکانتدا هەیە. ئەرکەکانی من کارەکانمە، دەمەوێت مرۆڤ بیت. نەجمەتولەیل دیسانەوە بۆ مشت و مڕێکی بیانجام بگەڕینەوە. مرۆڤی ڕاستەقینە ئەو کەسەیە هەست بە ئازار و ناڕەحەتی و چەوسانەوە و کڵۆڵان بکات. بە توندی پێشی لێگرتمەوە و گوتی دەبێت ئەوە بزانیت ئەگەر ئەم چەوساوانە جڵەویان بۆ شڵ بکەین ئەوە ژیانی من و تۆش لەناو دەبەن. بەهێمنیەکی سەیرەوە گوتی ئەمە گرنگ نییە، گرنگ ئەوەیە ئەرکەکە جێبەجێ بکەیت. بە هەڵچوونێکەوە قیڕاندی جا من چێم؟ تەنها سەربازێکم لەم سوپا گەورەیەدا، قەڵغانێکی بچووکم لە ئامێرێکی گەورەدا. بەم شێوازە پێشوازی لە مێردەگەڕاوەکەت دەکەیت؟ کوا عەشقەکەی جارانمان. وەرە ئازیزەکەم، چوونە ژوورەوە تایبەتیەکەی
ئەگە زیاتر لە نزیکی بمێنمەوە هەموو بیرۆکەکانم ژاراوی دەکات. خاوێنی و ڕاستی لێرە لە شارەکان بوونی نییە، بەڵکو لە چیاکان لەوەیە لای ئەو پیاوانەی بە ئازادی دەژین و چەچیان کردووەتە شان و دەبێت لە نزیکترین هەلدا ئێرە بەجێ بهێڵم. لە کاتی نان خواردنی نیوەڕۆدا چەند جارێک چاوی تێبڕیم و گوتی ئەمێ خزمەتکارە نوێیەکەمان. بەڵێ لە کارەکەیدا دڵسۆز و لێهاتووە. خەڵکی چ ناوچەیەکیت؟ ناوم تۆرسۆنە و خەڵکی ناوچەی ئاڵتاییم. خوان بە خۆشترین جۆری خواردن ئامادە کراوە. خەڵکیش لە دەرەوەی کۆشک گەڵای درەختەکان دەخۆن، وردکەنانان هەڵدەچنن و سکیان لە برساندا قۆڕەی دێت. منداڵە بەستە زمانەکانیش بە چاوێکی کراوەوە دەڕوانە ئەو خێر و بێرەی بار دەکرێن یان دەگوازرێنەوە بۆ ماڵی داگیرکەرەکان. کاتێک دەم نواڕیە ئەو چەقوانەی لەسەر سفرەکەدا دانرابوون سرم دەسوڕایەوە. تۆرسۆن، تۆ ئێستا دەتوانیت بڕۆیت. بە نەرمیەکەوە ئەمەی گوت. منیش گەڕامەوە بۆ ئاشپەزخانەکە و وەکو سەرخۆشێکی هەڵچووی ملنەدەر ئەملاو ئەولام دەکرد. لە ڕقدا وەکو سووتانی وشکەدارێک هەناوم قرچەی دەهات. شەڕی دژ بە ئاین و بیر و باوەڕ کە ئەوان بەرپایان کردبوو هانی دەدام گەمژە یەک ئەنجام بدەم. ئەم بابەتە تایبەت نییە بە من، بەڵکو بابەتەکە تۆڵە سەندنەوەیە. بەشی دەیەم. لاپەڕا 137. من لە ماڵی یەکێک لە دوژمنەکانمدا دەژیم. ئەو تەنها دوژمن نییە، بەڵکو قەرزاریشمە و دەستیشی گرتووە بەسەر ئەو ئافرەتەی من خۆشم دەویست. پێم وایە ئەگەر زیاتر لێرە بمێنمەوە دەبمە دەستکەلایەک، دەگۆڕم بۆ مرۆڤێکی نەجمەتوللەیل ئاسا. خۆشگوزەرانی خواردنی زۆر، جلی جوان، هێمنی، مەیل بەلای هێلانەیەکی جوانی وەکو کۆشک، ڕۆحی شۆڕەشگێرانە و تێکۆشان لە ناخی مرۆڤدا دەکوژێت. کێشێکی دیکەشمەوەیە پەرۆشێکی نامەوتند لە چاوەکانی نەجمەتوللەیلدا بەدی دەکەم. وام لێ هاتووە شەرم لە تێڕوانینەکانی دەکەم. زۆر جاریش لێی هەڵدێم، زۆربەی شەوانیش خەیاڵ دەمباتەوە لای ئەو. زۆریش بەپەرۆشم بۆی. ئەم کۆشکە ئەوەندە تاوان و هەڵەی ناشەرعی تێدا دەکرێت بووەتە مۆڵگەی شەیطان. دوێنێ شەو ئاهەنگێکی سەماکردنی تێدا کرا. کەس بە کەس نەبوو. نەجمەتوللەیل ئەستێرەی ئاهەنگەکە بوو. چاوی پیاوانی بەدواوە بوو. گشت ئەفسەرەکان دەیانویست سەمای لەگەڵدا بکەن. مێردەکەشی تا مەزبوون خواردیەوە، بەڵام لە بەرەبەیاندا بۆ کارێکی بەپەلە ناردیان بە شوێن مێردەکەیدا. ئەویش دوای ئەوەی پاڵتۆیەکی ئەستوری لەبەر کرد ڕۆیشت و وەخت بوو بەملاو بەولادا بکەوێت. بابەتەکە ئاساییە، بەڵام من بینیم بەرەو ژوورەکەم دێت. ڕوخساری لە ئەنجامی شەونخونیدا زیاتر زەر هەڵگەڕا بوو. منی لە باوەش گرت و لێوەکانی لێ نزیک کردمەوە. خاتونی من، دەبێت نانی بەیانیت بۆ ئامادە بکەم. من برسیم نییە، من خاتونی تۆ نیم. کۆشکە پڕاوپڕە لە سیخڕ، ناتوانم ئارام بگرم. ئەوە یانی چی؟ تێناگەیت من حەز بە ناپاچی ناکەم. من مسڵمانم و پەروەردگار دەناسم. نەمزانی دەیویست بەم کارەی تۆڵە لە مێردەکەی بکاتەوە، یان دەیویست جۆرە سۆز و بەزەیەک پێشکەش بکات، یان عەشقە کۆنەکەیە سەری هەڵداوەتەوە و دەیەوێت تۆڵە بکاتەوە. بەڵاڵانەوە و دەستی گرتم. منیش لە دەست لێدان و ڕوانینەکانی هەڵدەهاتم. نەبادا بەرگریم نەمێنێت. بە هەڵچوونێکەوە گوتم لەقەت باڵی چیاکان پیاوانێک لە تاوبرسیەتی و ئازاردا دەناڵێنن. بەڕاستی ئەوانە پیاون، بەڵام ژیانی خۆیان دەگوزەرێنن. لەو سنوورەی پەروەردگار بۆی حەڵال کردوون. وەکو گورگێکی دڕندەی برسی بە هەڕەشەوە گوتی تۆ باش دەزانیت من ناتوانم سزات بدەم. ئەمە خۆشەویستیە. بەڵێ، کاتێک زیندانێک لە زیندانەکانی ئەوان دەدگرێتە خۆی و بێدەنجی و تاریکی چوار دەورت دەدەن و دەستت بەرقامچی دەدرێت، ئەو کات خەون بە چەند خولەکێکەوە دەبینیت کە لە نزیکی مندا
بە ئازادی بیبەیتە سەر. بە متمانەیەکەوە پێم گوت خۆم بۆ مردن تەرخان کردووە. تۆ یاری بە ئاگر دەکەیت، تۆ مێردی ڕاستی قینەی منیت. بەڵام ئێستا تۆ ژنی پیاوێکیت، مسڵمان بووە. هەرچەند مسڵمان بوونی ئەو بابەتێکی ڕواڵەتیش بێت. کەوایە بۆچی هاتووی بۆ ئێرە؟ لە پرسیارکردندا پێشی دامەوە. ڕاستە، بۆچی هاتوومەتە ئێرە؟ بە درێژایی ژیانم بیرم لە تۆڵەکردنەوە کردوێتەوە لەم دەست درێژی کارانە. بەڵام کوانێ تۆڵە؟ دڵم لێیدا. ڕاستیەک هەیە و من هەوڵی شاردنەوەی دەدەم. من ئەوینداری نەجمەتوللەیل بووم. هاتن بۆ ئەم کۆشکە پەیوەندی بە ئەوەوە هەیە. بەجێی هێشتم و ڕۆیشت. بە درێژایی ئەو ڕۆژە نەمبینیەوە. بیرم لەم حاڵە خراپەی خۆمان دەکردەوە بێگانە حکمی خاکەکەمان دەکات. لە ساڵانی زوو یەکێک لە گوتاربێژەکانی کاشگەڕ گوتی: ڕۆڵەی شیرینم، ئیسلام سەربەرزیە. هەر کەسێک دەستی پێوە بگرێت سەربەرز دەبێت، ئەو کەسەش دەستی لێبەردات ڕیسوا دەبێت. ئەم وڵاتی ئێمە خۆی ڕادستی خەوێکی قوڵ کردووە. گاڵتە و گەپ و خۆشگوزەرانی و کەمتەرخەمی بەسەریدا زاڵ بووە. خەڵکەکە وردە وردە لە ئاین دەکشێنەوە. ڕۆڵەکەم دەوڵەمەندی زاڵ بووە و دانایی نەماوە. زانایانیش چوونەتە ژێڕکێفی میرەکان. خراپەکاری و نەزانی و هەژاری زۆر بووە. گوناه بڵاو بۆتەوە. ڕۆڵەی شیرینم، ئەوە سەرەتای داڕوخانە. هەروەها گوتی لە ڕۆژهەڵاتدا دوژمنانێک هەن، لە ڕۆژ ئاواش دوژمنانێکی تر هەن. ئەوان پەریان بردووەتە بەرهێز و زۆری ژمارە. ئێمەش پەنامان بۆ شکۆمەندی کۆن بردووە. نەتەوەی کۆن ناتوانێت بە تەنها خۆڕاگر بێت. پێشی گوتم ڕۆڵەکەم مسلمانان پەرتەوازن، تورکیا ستەم و شەڕ ماندووی کردووە. عەرەبیش لە ژێر سمی ئەسپی دوژمندا بێدەنجی هەڵبژاردووە. کوفر بە تێکڕا یەک میلەتن، مسلمانانیش کۆمەڵە میلەتێکن. بەو پێش دەتوانیت بزانیت سەرکەوتن چۆن بەدەست دێت و هۆکاری تێکشکاندنیش چییە. من ئەم قسانم باش لە بیر ماون. زۆر قسەی دیکەشم لە بیرە کە خۆجە نیاز و ژەنەڕاڵ شەریف خان و کەسانی تر دەیڵێنەوە. ئەوان ئیماندارێکی ئازا بوون، لە گۆڕەپانی مەرگدا بەبێ ترس چوونەوە لای پەروەردگار. بێگومان هاتنی من بۆ ئەو کۆشکە کارێکی شەیطانانە بوو. بەڵام دوای ئەوەی شتێک ئەنجام دەدەم لە بەرامبەر ئەو کاتانەی لێرەدا بەفیڕۆم داون. دواتر بەرەو چیاکان بۆی دەردەچم. دەڵێن عوسمان باتۆری پاڵەوان هێزکۆ دەکاتەوە و بە تەمای شۆڕشێکی نوێیە. کەوایە بۆچی لێرە بمێنمەوە؟ لە کاتی ئامادە نەبوونی مێردەکەیدا نەجمەتوللەیل دەیویست ئەو مانە جوانانەی لە مێشکمدا چەکەرەیان کردبوو بسڕێتەوە. بەڵام من بربەرەکانێم دەکرد. بربەرەکانەی نەجمەتوللەیل زۆر ئەستەم بوو، چونکە فریودانەکانی نەجمەتوللەیل کشوندە بوون. زاڵبوونی ئەو بەو جۆرە سەر سوڕهێنەرە بەسەر ئەفسەرەکەدا ئەو پڕی بەهێزی ئەو ئافرەتەی پیشان دەدا. ئەفسەرەکە دوای 2 ڕۆژ بە شەکەتی و بێزاریەوە گەڕایەوە. گوێم لێبوو پێی گوت ئێمە لەسەر لێواری کۆمەڵە کێشێژین. بۆچی؟ عوسمان باتۆر و شۆڕژگێڕەکان دەستیان داوەتە شەڕی پارتیزانی. جاوە چ زیانێک بە تۆ دەگەێنێت؟ گومانت وایە ئەوان بتوانن ئێوە ببەزێنن؟ ئەوان پەلاماری ناوەندە پیشە سازیەکان دەدەن، ئەفسەرەکان دەڕفێنن. زۆر کەسیشیان کوشتووە. ئەگەر شەڕەکەیان ڕووبەڕوو بوایە دەمانتوانی لە ناویان ببین. بزیسکەی خۆشی بە چاوەکانی نەجمەتوللەیلدا دیار بوو. بەڵام ئەو شاردیەوە. ئەفسەرەکەش خەریکی نان خواردن و خواردنەوە بوو. چوو بۆ خەیاڵێکی قوڵەوە. شەوێزانیم ئەوان پێکەوە بۆ پیاسەکردن چوو بوون بۆ باخچەیەکی تایبەت و زۆریش مابوونەوە. بەڵام نەجمەتوللەیل بە هەرا و هۆریایەکی زۆرەوە گەڕایەوە. کۆشکەکە پڕ بوو لە ئەفسەر. سەرۆشی هەواڵگریش ئامادە بوو. چی ڕووی داوە؟ مێردەکەی بەرگولێکی کشندە کەوتووە. بۆ کۆشتیان هێنایەوە.
ئەویش دەیقیژاند و قژی خۆی ڕادەکێشا و دەیگوت من بکوژەکەم بینی تەقەی لێ کرد و سواری ئەسپەکەی بوو ئەو بەرەو ڕووبارەکە هەڵات من دەتوانم لە نێو 10,000 کەسدا بیناسمەوە. نەجمەتوللەیل دەیقیژاند و دەیناڵاند تووڕەیی و بێزاری بە چاوی ئامادەبوواندا دیار بوو. سەرخۆشیان لە بێوەژنە خەمبارەکە دەکرد کە نقمی فرمێسکەکانی خۆی ببوو دەیانویست ژیری بکەنەوە. ئەویشانی دەدان تۆڵەی بۆ بکەنەوە ئەو جێیگومان بوو لە ئۆرمچی دەستگیری بکەن. پیاوێکی هەواڵگری گوتی ئەمە سێمین ڕووداوە لە ئۆرمچی پیاوانی عوسمان باتۆر پشێوی دەخڵقێنن جگەل لە زەبر و زەنگ هیچ چارێکی دیکەمان نییە بەڵکو زەبر و زەنگی زیاتر. من گوتم گومانمان لە هەر چ تورکستانیەک بوو دەبێت بیکوژین بەڵام ئەوان بە بۆچوونەکەی من قایل نەبوون. گشت تورکستانیەکان جێی گومانن خۆم دەزانم چۆن ناپاکەکان دەدۆزمەوە لێ ناگەڕێم ئەم ڕووداوانە بەبێ سزا تێپەڕن. حاڵەتی نەئاساییشمان لە ئۆرمچی ڕاگەیاندووە. نەجمەتوللەیلیش لە حاڵەتێکی غەمباری و ناڕەحەتی و ماندووبوونێکی وادا بوو جێی بەزەیی پێهاتنەوە بێت. بەڵام ئەوەی سیر بوو هاوڕێیانی کوژراوەکە هەمویان سەرخۆشیان لە نەجمەتوللەیل دەکرد و خۆشحاڵیان پێوە دیار بوو. زۆربیان چاویان بڕی بووە نەجمەتوللەیل هەرچەندە خوێنی مێردەکەی هێشتا وشک نەبووەوە. لە دواییدا نەجمەتوللەیل بڕیاریدا بۆ ماوەی هەفتەیەک لە ماڵ نێتە دەرەوە و پێشوازی لە کەس نەکات واتە وا لە شاردا بڵاو بێەوە ترس باڵی کێشا بەسەر دۆخەکەدا. ئەفسەرە بێگانەکانیش تووشی ترس و دڵە ڕاوکی هاتن. شێر و پڵنگەکانیش وەکو کەروێشک دەرکەوتن. لەوەدا بووم کۆشک بەزێ بهێڵم و بڕۆم بەڵام ئەم ڕووداوە کۆچکردنەکەی دواخستم. باشە دەبێت چاوەنوار بم شەوێکیان بینیم بەرەو ژوورەکەم دەهات. هەستامەوە سەر پێ و بە پرتە و بۆڵەیەکەوە گوتم خاتوونەکەم بە دوو چاوی زەقەوە تێڕوانیم و گوتی بکوژەکە دەناسیت؟ تم چێ؟ تی باشە من کوشتم. بە خۆشحاڵیەکەوە پێکەنی و گوتی بەڵێ دەزانی بۆ؟ بە شپڕزەیەوە قسەی دەکرد. منیش بە قسەکانی شڵەژام یەک گوشەم نەگوت. ئەویش درێژەی بە قسەکانی دا و گوتی لە بۆسەیەکدا 10 شۆڕژێری خەڵتانی خوێن کردبوو. کردەیەکی ترسناک بوو. خودی خۆی ئەم کارەی لاباس کردم. بیانوشی ئەوە بوو ناتوانێت سەرپێچی فەرمانەکان بکات. پێشتر بەڵێنی دامێ کە خۆی بۆ کاری گواستنەوەی خۆراکی سەربازی تەرخان بکات. ئەو شەوە خەو نەچۆ چاوانم ویستی سەرجەیم لەگەڵدا بکات. زۆر بێباک بوو وەکو ئەوەی هیچی نەکرد بێت. خۆشحاڵی دەردەبڕی و پێدەکەنی. خەیاڵی ئەوەم دەکرد ئەگەر تۆ یەکێک لەو 10 شۆڕژێرە بوای منیش بردم پێم گوت بە ئاهەنگ بجێڕین و پێچی خۆشی بنۆشین. ئەو زۆر دڵخۆش بوو. زۆر کردەی دیکەی سەرکەوتوی بۆ باسکردم. باسی ئامادەسازیەکانی دیکەشی دژ بە شۆڕژێرەکان کرد. عوسمان باتۆر تووشی سەرێشەیەکی گەورەی کردوون. ئای چووینە ناو باخسەکەوە بەلای پەرژینەکانی ناوە پیاسەمان دەکرد. دەستمدا دەمانچەیەک ڕوبەڕووی بوومەوە لە پشتەوە هێرشم نەکردە سەری. پێم گوت دادگایت دەکەم تۆ ناپاچیت کوشتنیش سزای ناپاچی و غەدرە. ئەویش دایە قاقای پێکەنین و وای دەزانی گاڵتەی لەگەڵدا دەکەم وەکو شێت قیژاندم بەسەریا. لە جێی خۆت ڕاوەستە نەجوڵێ. تاوانی گەورە بریتیە لە درۆکردن. کاتێک گوتت مسڵمانم درۆت لەگەڵ کردم یەک ڕکات نوێژت نەکرد. کاتێک گوتت ڕقم لە شەڕا درۆت کرد تۆ تەنها دڕندەیەک بوویت. من بەنسبەت تۆ وەکو پێچێک بووم کە خۆت پێوە گرت بووم. ڕاوەستە نەجوڵێ. ڕەنجی سەرد هەڵگەڕا چەمایەوە بەسەر ئەژنۆکانیدا و فرمێسکم لە هەردوو چاویدا بینی. پێم وابوو دەگری چەند ئاسوودە بم بە گریانەکەی چی تۆی هێنایە وڵاتی ئێمە. چاوەکانی نوقاند و پاڕایەوە نەجمەتوللەیل من تۆم خۆش دەوێت. هیچ کەسم وەکو تۆ خۆش نەویستووە. سوێن بێت بە ئابڕووم. بەڵێنت پێدەدەم
جارێکی تر نەگەڕێمەوە سەر ئەو کارانەی جارانم ئەگەر لە سوپاش دەربکرێم تۆ هەموو شتێکی لە ژیانمدا پێکەنیم و دەستم نا بە پەلەپیتکەی دەمانچەکەمدا و گوتم منیش تۆم خۆش دەوێت کوشتنیشید لە زۆر گوناه و تاوان خاوێنت دەکاتەوە بگرە 5 گول لەم پێوەنا بە ژمارە ئەو 5 داماوەی بوونە قوربانی ئەو فرمێسکەکانی دابارین دەبێت خەڵکی قۆمۆڵ کاتێک هەواڵی ئەم ڕووداوەیان پێدەگات چی لە بارەمەوە بڵێن پاشان چوە دەرەوە و بە پێکێکەوە گەڕایەوە داوای لێبوردنت لێ دەکەم ئەو نەفرەت لێکراوە لەسەر خواردنەوە ڕایهێناوم مێردت پێ دەکەم خۆشەویستەکەم بەڵام چۆن پێکەکەی فرێدا دواتر بە تووڕێیەوە دایە قاقای پێکەنین و گوتی یەکێک لە هاوڕێکانی داوای لێکردم مردی پێ بکەم یەکێک لە هاوڕێ دڵسۆزەکانی سیرکە دڵی ئەفسەرەکانی ئێرە دڵیان لەبەردە ڕۆژگارێکی سەختمان بەڕێ کرد سەرۆکی هەواڵگری ئۆرمچی ئەو بێتاوانەی جێی گومانی ئەوان بوون بەرەو زیندان ڕاپێز دەکرد هەموو ڕۆژێک 1-2 کەسی لە سێدارە دەدا بەو مەبەستەی بکوژەکە بدۆزێتەوە جار ناجارێکیش کۆمەڵە شۆڕژێرێک یان ئەوانەی جێی گومان بوون دەهێنایە لای نەجمەت اللەیل و ئەویش نکۆڵی دەکرد لەوەی کەسێکیان بکوژەکە بێت ڕەشبگیری و هەڵدانە خەڵکی و بەندکردن زیاتر پەرەیسەن باری نائاسایی نەک هەر لە ئۆرمچی بەڵکو لە گشت شارە گەورەکان تند کرا لە بەرامبەریشدا چالاکی شۆڕژگێڕەکانیش زیادی کرد شەوێک چوومە لای نەجمەت اللەیل و پێم گوت ماوەی ماتەم کۆتایی هات وام پێ باشە ئاهەنگێکی گەورە ساز بکەیت و گەورە پیاوانی بۆ بان بکەیت بەم شێوەیە پەردەیەک دەدەیت بەسەر ڕووداوەکەدا خۆی و بەسەرهاتەکەشی کۆتاییان پێدێت ڕام وایە مارە بڕینی خۆت لەو چینیە ئاشکرا بکەیت کە هاتۆتە خوازبێنیت بە تووڕەیەکەوە گوتی بۆیە کوشتم چونکە تۆم دەوێت منیش ئەم ئاهەنگەم دەوێت ئەگەر بەڕاستی منت خۆش دەوێت بۆچی باڵە نەرمەکەیم گرت و بە توندی بەرەو لای خۆمم ڕاکێشە پاشان باوەشم پێدا کرد و گوتم خۆشەویستەکەم دەبێت تۆڵەی بێتاوانەکان بکەینەوە چۆن مادەیەکی زۆر تەقەمەنیم هەیە شۆڕژگێڕەکان بۆیان ناردوم کاتێک ئاهەنگەکە کۆتایی پێدێت کۆشکەکە دەکەینە دۆزەخ سەری لە قاندەوە و گوتی ئەی ئێمە لە گەرمەی سەرخۆشی و سەما و گۆرانیدا بەجیان دەهێڵین کاتێک لە کۆشک دوور دەکەوینەوە دەتەقێتەوە بەرەو شوێ بچین بەرەو چیاکان بۆ لای عوسمان باتۆر و قارەمانەکان لە خۆشیدا ڕووگەشت بیەوە ماچی دەکردم منیش لە بەرخۆم و گوتم دەبێت پێش ڕووداوەکە ئەو پیرێژنە چێش لێنەرە دوور بخەیتەوە دەبێت چارەیەکیش بۆ ئەو پیاوە مەنگۆلیاییە داماوە کە گالیسکەکە دەهاژۆ بدۆزینەوە ئەو دوو مێرد منداڵەش کە لە کۆشکەکەدا خزمەت دەکەن دەنێرینە باخچەکە بۆ ئەوەی ئەو ژوورەی پێشتر هەردووکتان کاتتان تێدا بەسەر دەبرد ئامادە بکەن ئەو شەوەی بەڵێن بوو کارەکەمان ئەنجام بدەین شەوێکی تاریکە ساڵات بوو سواری ئەسپێکی بەهێز بووین لە شەوە زەنگێکی ساردا بۆی دەرچوین سەیرێکی دواوی خۆمان کرد کۆشکەکە تەنها کۆمەڵە ئاگرێکی گڕگرتوو بوو چواردەوری خۆی ڕوونا کردبەوە گوێمان لە دەنجی هات و هاوار و قیژە بوو فیکەی ئاگاداری لێدەدرا دوای کاتژمێرێک خۆمان گەیاندا نزیک چیاکان لە ئەسپەکە دام بەزاندە خوارەوە و پێم گوت نەجمەت اللەیل چیاکان بەردەوام بە وڵاتی ئازادی خوازەکان و تێکۆشەرەکان دەمێنێتەوە ئەویش لە کاتێکدا لە سەرمادا هەڵدەلەزی گوتی زۆر ئاسوودەم منیش بە پێکەنینەوە گوتم دەبێت بە دوای جلێکی زبردا بگەڕیت لە ناکاو پرسیارێکی لێکردم وتی بۆ بیرت لە کردەوەیەکی وا کردەوە بە تایبەت لەم کاتەدا منیش لە کاتێکدا ئەسپەکەم بۆ تەنگە بەرێکی دوور لە مەترسی ڕادەکێشا و گوتم ئەوە یەکەم جارم نییە بە درێژایی ئەو ماوەی لە ئۆرمچی بووم چەندین کردەی لەم جۆرەم ئەنجام داوە من بە فەرمانی عوسمان باتۆر دەجوڵامەوە
ڕووی گرش کرد و بە چاو سوورکردنەوەیەکەوە تێڕوانیم. منیش لە کاتێک دانیشتم بۆ ئەوەی وچانێک بدەم پێم گوت ئەگەر مێردەکەت ئەو شەوە نەکوشت بە ئێستا چارەنووست وەکو چارەنووسی ئەوانە دەبوو کە ئێستا بە ئاگری ستەم و غەدری خۆیان دەسووتێن. قیژاندی چی؟ منت دەکوشت؟ بەسەرهاتی ئەفسەر و خاتوونەکەم بیرکەوتەوە. هاوارم کرد من باوکی ئەوم. نەجمەتوللەیل هیچ تێ نەگەیشت. باسەکەمان بۆ باسی گەشتە دوورەکە و بینینی عوسمان باتۆر فەرماندەی شۆڕژ لە چیاکان گۆڕی. بەشی 11 لاپەڕا 151. کاتێک چوومە ناو قۆڵایی چیاکانەوە هەستم بە حەسانەوەیەکی باش کرد لەسەر لووتکەی چیاکان. مرۆڤ لە ئاسمان نزیک دەبێتەوە، ئاسۆکان ڕوون دەبنەوە، کەش و هەواش سارتر دەبێتەوە. هەز دەکەم زیاتر و زیاتر سینگم دەکرێتەوە و هەز دەکەم باڵندەیەکم تەنها باڵم پێویستە. نەجمەتوللەیل لە شانمەوە هەنگاو دەنێت، یانیش لە پشتمەوە لەسەر پشتی ئەسپەکەدا دادەنیشێت، هەتا و ڕوخسارە ڕەنگ زەردەکەی سووتاندووە، بۆیە زیاتر ڕەش و سوور دەهاتە پێش چاوان. ئەو گەڕایەوە سەر ئەو شێوەی جارانی خۆی کە لە کۆشکی میردا خزمەتی دەکرد. ئەو ئاسوودە و خۆشحاڵە، بەڵام من کەمێک ناڕەحەتیم پێوە دیارە. لە سەرەتادا کەمێک دڵتەنگ بووم، چونکە ئەو نەیتوانی لە گەرماوێکی گەرمی وەک سیستەمە تورکاییەکەدا خۆی بشوات. کاتێک سوورا و سپیاوم لە لای نەدەبینی پێزم دەهاتەوە. پێدەچوو ئەویش کەمێک ناڕەحەت بوو بێت، چونکە ئەو باڵایانەی لە گەورە پیاوان کە بەیانیان و ئێواران بۆی دادەنەوین نەدەبینی. خەڵکی چیاکان لەسەر سروشتی پاچی خۆیانن، ئافرەتانیش لە هەموو شتێکی پێویست بە ئیش و کارەوە هاوکاری پیاوانن. ژینگەیەکی چواردەوری نوێ بوون، بێگومان ئەو پەرۆشی ئەو ئەزمونە بوو. ئاسوودەی خۆی نەدەشاردەوە، جارجارەش بەسەرهاتەکەی دەگێڕایەوە. چۆن چۆنی کوشتم، ترس بە چاویدا دیار بوو. پاڕانەوە، لاڵانەوە و شەبە سۆزەکان کە لە هەردوو لێویدا دادەچۆڕین. دەمزانی ئەو شانازی بە کوشتنی مێردەکەیەوە دەکات، شانازیەکی زۆر. دوای ڕۆیشتنێکی دوور و درێژ گەیشتینە چیاکانی ئاڵتای. بارەگای عوسمان باتۆری قارەمان لێرەیە. ئەو کەسەی دژمنانی تووشی سەرێشە کرد و توانی هەندێک لەو ناپاکانەی وڵاتی خۆمان کە خۆیان دابووە پاڵ دوژمن دەستگیر بکات. عوسمان باتۆر چاوتیژ، سمێڵ درێژ، ڕدێنی پڕ و تا ئاستێک لووت گەورە بوو. لەسەر خۆ کەمدوو بیرقوڵ و ڕووخۆش بوو. زۆرێک لەو پیاوانەم دەناسین کە هاوشانی ئەون، خەباتیان دەکرد. ئەو بۆ ئەوەی خۆی لە سەرمای زستان بپارێزێت جلێکی قورس یان ئەستوری لەبەر دەکرد. ئەم پیاوانە جێی سەر سوڕمانن، دش بە زریانی سروشت و فێڵی دوژمن خۆڕاگر بوون. ساڵانێکە بە ئازایەتێکی بێوێنەوە ڕوبەڕووی مەرگ و ناخۆشیەکان دەبنەوە. ئەو دروشمەیان کە چیاکانی دەهێنا لەرزین ئەڵڵاه ئەکبەر ئەڵڵاه ئەکبەر بوو. لە چیاکاندا بارەگایەکی زۆری سەرەکیان هەبوو. هەرجارە و لە بارەگایەک ماوەیەکم بەسەر دەبرد. باسی ئەو کوشتار و زوڵمەم بۆ دەکردن کە دوژمنان دەرحەق بە هاوڵاتیان ئەنجامیان دەدا. بەشداریم لە هەندێ هێرش و کردەی نهێنیدا دەکرد. ئامانجیشم لە کۆتاییدا ئەوە بوو نزیک بم لە عوسمان باتۆر، چونکە من سەر بە گروپەی ئەوان بووم، کارم لەگەڵ دەکردن. لەوێش چاوم بە مستەفا دەرغا دەکەوێت. لە کۆتاییدا ئەسپەکەمان تۆپی چوینە گوندێکی بچووکەوە کە خەڵکەکەی بریتی بوون لە هەندێک جوتیار و شوان کە شوهەوا کەمێک بەرەو گەرمی دەچوو. چەند شەوێک لەم گوندەدا ماینەوە. نەجمەتوللەیل گوتی تاکەی بەردەوام دەبین لە ڕۆیشتن؟ لە ڕۆیشتن ناوەستین، جا چوون بێت یان هاتن. کارێکی پڕوکێنە. ئەوە شەڕە. مەبەستم ئەوە نییە چیت دەوێت کاتی ئەوە هاتووە مارەم بکەین.
تۆ هەرگیز هەڵەکان ناقۆزیتەوە کۆتا جارت لەبیرە کە لە کۆشکی میردا بەیەک گەیشتین خۆزگە ئەو کاتە جێبەجێت دەکرد بە سۆزەوە دەستیم گرت ئەویش دەستەکانی ڕاکێشام و هێنای بە گۆنایدا بۆ ماوەیەکی زۆر ئاوا ماینەوە بە دوو چاوی پڕ لە سۆز و میهرەوە گوتی تاکەی بەم شێوەی بمێنینەوە بێگومان دەبێت مەلایەک لەم گوندەدا هەبێت دەچم بە دوایدا دەگەڕێم ئەم کارە بۆ من لێگەڕێ من لە لوتکەی بەختەوەریدا ئێمە سەرکێشی دەکەین بۆچی مستەفا پێت وایە تا ئەو کاتەی وەچە دەخەینەوە گەورە دەبن و بەختەوەریان دەکەین ئێمە دەژین ئەم بابەتە بدە دەستی پەروەردگار زەماوەندەکەمان ماوە کورت و جوان بوو خەڵکی گون بەشداریان لەگەڵ کردین کچانیان بە سەماکردن شوانەکانیان بە گۆرانی خۆشەکانیان دەنجی دەهۆڵان دڵانیان دەهێنایە جۆش خواردمان و خواردمانەوە دە ڕۆژی زۆر خۆشمان وەکو ئەوەی لە زەمانەمان دزی بێت بەسەر برد نەجمەت اللەیل ئەوی هەیبوو لە گەوهەر و زێر فرۆشتی دوو ئەسپمان کڕین و ملی ڕێگامان گرتە بەر نەجمەت اللەیل ئازیزەکەم لەوێ لەگەڵ پیاوانێکی قارەماندا ژیان بەسەر دەبین ئەوان کۆمەڵگەیەکی تەواون بە ژن و پیا و منداڵەوە هەمووان جگە لە شەڕکردن هیچی تر نازانن شەڕ لێرە مانای ژیان و ئازادی دەگێنێت شەڕکردن فەرزێکە لە پێناوی پەروەردگار ئەنجام دەدرێت کاتێک سەر دەکەوین و کاروبارەکانی وڵاتەکەمان دەکەوێتە دەست ژیانێکی جوانتر و خۆشتر دەگوزەرێنین بزێکی کرد و ڕوانی ئاسمان کە پەڵا هەور بەری گرتبوو گوتی لەم ژیانەی ئێستامان ژیانێکی جوانتر و خۆشتر بوونی هەیە ئەمنیش وتم بەڵێ خۆشەویستەکەم کاتێک ئاشتی بەرقەرار دەبێت وڵاتانی ئیسلامی بۆ ئیسلام دەگەڕێنەوە دوژمنان هەڵدێن ئەو کات دەتوانین بەخۆشی بژین بەڕاستی ئاسوودە دەبێت ئێمە بۆ مانایەکی گەورە بژین گەورەتر لەو عەشقەی لە نێوان من و تۆدا هەیە تورکستان هەمووی دەبێتە یەک پارچە گۆرانی زیندوو من و تۆ و هاوشێوەکانی ئێمە دەبینە نهێنی ئەو گۆرانیە پیرۆزە نهێنی مانەوەی ئەوەش بەهەشتی سەر ڕووی زەمینە بەشی 12 لاپەڕا 157 لەسەر چیاکان بووین عوسمان باتۆر لە گردبوونەوەیەکی جەماوەری گەورەدا لە چیای ئاڵتای گوتی ئەی پیاوە قارەمانەکان ئەمڕۆ ڕۆژێکی ناهەموار و ترسناکە ئایندەی وڵاتەکەمانی لەسەر بەندە بگرە تا چەند نەوەیەکی دیکەش ململانەی ئێمە لەسەر ئەم خاکەدا درێژە دەکێشێت لەوەتی قەیسەرەکانی ڕووس بەهاندانی ئەوروپایە دەماگیرەکان بانگەشەکارانی مەسیحیەت لەوەتەی چینیەکان بە درێژایی دەیان ساڵە چاویان بڕیوەتە وڵاتە مەزنەکەمان خاچی قارەمانیەتی خاچی شکۆمەندی خاچی داستانە نەمرەکانی ئیسلام لەوەتی دوژمنان هەر یەکیان بەشێکی ئەم خاکیان لە بێ ئاگایی میر و فەرمانڕەواکان بۆ خۆیان دابڕیوە نامەوێت زیاتر باسی ڕابردووتان بکەم بەس دەمەوێ ئەوەتان پێ بڵێم کە هیچ کەس خاکەکەمان بۆ ئازاد ناکات تەنها لەسەر شانی خۆمان ڕۆمانی ئازادی دەبوژێتەوە ڕووسەکان درویان لەگەڵ کردین کاتێک دەستی یارمەتیان بۆ درێژ کردین چینیەکانیش بە هەمان شێوە کاتێک بەڵێنی هێنانەدی خەو نەخۆشەکانی ئازادی و سربەخۆییان پێداین درویان لەگەڵ کردین ئێستاش دەبینین چۆن وڵاتەکەتان بە ئاسن و ئاگر حکم دەکرێت هەزاران کەس بەرەو گۆڕەپانەکانی مردن دەدرێنە بەر سەدان هەزار کەسیش بەرەو زیندانەکان ڕاپێچ دەکرێن چەندین خانەوادەی تورکستانی بە تەواوەتی لەناو براون سەرکردە قارەمانەکانمان کاتێک کەوتنە دەستی دوژمن وەکو دیلی شەڕ مامەڵیان لەگەڵدا نەکرا بەڵکو بە خراپترین شێوە کوژران و ئابڕوو کەسایەتیشیان لەکەدار کرا لە کاتێکدا ئەوان باشترین کەسی ئەم خاکەی ئێمە بوون ئێستا دوژمن لە گوند و ناوچەکانی دیکەی وڵاتدا لە هەوڵی دروستکردنی نەوەیەکی فری و خواردووی سەر لێ شێواوە
بانگەشەی ئەوەش دەکەن کە دەیانەوێت زانست و پێشکەوتن لە وڵاتەکەماندا بڵاو بکەنەوە. ئەی قارەمانەکان، ئێمە لە پێناوی ڕزگارکردنی خاکەکەماندا تێدەکۆشین. بە هیچ شێوەیەک حەزمان لە دژمنداری کەس نییە. بەرگری لە ئاینی پاک و بێگەردی ئیسلام و کەلتوری دێرین و ڕەسەنی خۆمان دەکەین. شەڕی ئەمڕۆمان تێکۆشانە لە پێناوی پەروەردگار. دەبێت بۆ ئەوەی پشتی دوژمن بشکێنین پێشتر دەستی خۆمان بۆشێنین. کاتێکیش ئازادیمان بەدەستێنا ئەو کات دەبینە دۆستی هەمووان. وڵاتی ئێمە دژاتی کەس ناکات، چاوی نەبڕیوێتە هیچ کەس. خاکە دەوڵەمەندەکەمان بەخێر و بێر و شکۆمەندەکانیەوە دەبێت هەر بۆ خۆمان بێت. ئایا ئێمە گەلێک نین شایستەی ئازادی بین؟ دژمن ناومێت بوو لەوەی بتوانێت ئەو شەڕە پارتیزانانەی پێ هەڵدەساین تێک بشکێنێت. بۆیە بە ئاشکرا دەستیاندایە ستەم و ئەتکردنی خەڵکی بێتاوان. ئەمڕۆژ ئێمە هیچ چارەیەکمان نییە جگەل لە شەڕێکی گشتگیری گەورە. تێکۆشەرەکانیش بەدەنجی بەرزی ئەڵڵاه و ئەکبەریان دەگوتەوە. بە ڕۆژانی دواتریش تێکۆشەرەکان هێرشێکی گەوریان دەست پێ کرد و دوژمنیش بە ترسێکی زۆرەوە پاشەکشەی کرد. چەند میلێکمان مابوو بگەینە ئۆرمچی. هێزەکانی گەریش چەند گوزێکیان لەو هێزانەی دوژمن کە لە تورکستانی ڕۆژهەڵات مابوونەوە وەشاند و ئەو هێزانەش بە ناچاری بەرەو تورکستانی خۆر ئاوا پاشەکشیان کرد. هەڵاتنی دوژمن چەند ڕاستیەکی سەرسوڕهێنەری ئاشکرا کرد کە لە ژێر حکمی دوژمندا بەنهێنی مابوونەوە. لەو تۆمارەنی کە لە دوای هەڵاتنی دوژمن بەجێمان دەرکەوت چەندین خێزانی تورکستانی بە تەواوەتی بێسەر و شوێن کرابوون. ژمارەی زیندانیەکانیش کە لە سەربازگاکاندا 300,000 کەس دەبوون. ئەو زیندانیانەی دوای هەڵاتنی دوژمن ئازاد کران سەبارەت بەو سزا دڕندانەی لە سەربازگەکاندا تووشیان ببوون بە سەرهاتی تسناچیان دەگێڕایەوە. ئەوەی ئەوان دەیان جێڕایەوە موچڕکەی بەلەشی مرۆڤدا دەهێنا. خاوەنی قوربانیەکان لاشەی شەهیدەکانیان دەست نەکەوتەوە، چونکە دوژمن بە شێوازێکی سەی لاشەکانیانی لەناو برد بوون. بەڕێکەوت دوو لاشە لە یەکێک لەکانە پڕ لە گازە خنکێنەرەکاندا دۆزرانەوە. دواتر دەرکەوت لاشەی خۆجە نیازی سەرۆک کۆماری تورکستان و لاشەی ژەنەڕاڵ شەریفخانی فەرماندەیە. بەهۆی لێزمە بارانەوە ئەو باڵەخانەی کە هەواڵگری جۆستابۆ کردوبیە ئیدارە بۆ ئەشکەنجەدانی نێارەکانی ڕووخا. لە ژێر چڵۆ و چۆی بیناکەشدا ئێسکە پەیکەری 3,000 کەس دۆزرانەوە. ئەمەش بەڵگەیەک بوو لەسەر بوونی زیندانێک بۆ بەندکردنی تاکەکانی گەل لە ژێر باڵەخانەکەدا. ئەوانە لەو زیندانەدا بێ ئەوەی کەسێک لیان بپرسێتەوە، وەک ئەوەی دەرگایان بۆ بکاتەوە یان پرسیار لە چارە نووسیان بکات، مردوون. گەلی تورکستان بە هەموو پێک هاتەکانیەوە بۆ ئەوی ئەم کارە ساتە بێوێنەیە ببینین دەرچوون. نەجمەتولەی لە کاتێکدا فرمێسکی دەباران گوتی چۆن ئەمانە مردوون؟ مستەفا، من ناتوانم درێژە بە خەیاڵی خۆم بدەم. ئایا ئەمە ئەو پەڕی ستەم نییە؟ ئای ژوورە تاریکەکان، ئەو هاوارانەی کەس بەدەمیانەوە ناچێت، برسیەتی، تێنوێتی، قامچی، سووتێنەر، هەیان بوو خەونی بە ژن و منداڵەکەیەوە دەبینی یان بە کچێک کە دڵی خۆی پێدا بوو. پەروەردگارە، دەبێشتی لەم شێوەیە لە جیهاندا ڕوو بدات؟ نەفرەتی پەروەردگار لە دوژمنان. دژمن چی لە ئێمە دەوێت؟ چۆن چاوەنواری چاکە لە میلەتێک دەکرێت بەم کارە خراپە هەستا بێت؟ سەیری ئەو ئێسکە پەیکەرانە بکە باوەشیان بێکدا کردووە. ئەوان لە کاتێکدا مردوون کە باوەشیان بێکدا کردووە. هەندێ ئێسکە پەیکەر ئەژنۆکانی خۆی لە ئامێز گرتووە، بێگومان زۆر سەرمایان بووە. ئەوان لە ناڕەحەتترین کاتدا لە پەروەردگار پاڕاونەتەوە. ئەوانە کە بە ئازادی لە دارستان و چیاکاندا لەم وڵاتە جوانەی خۆمان ژیاون، بەو شێوە ترسناکە مردوون. نەفرەت لە کافران. دەستیم گرت و پێم گوت کاتێک مرۆڤ دەمرێت لە دوای مردنی هەز بە هیچ شتێک ناکات. ئازاری خۆت مەدە، بەشی ئێمە هەر ئازارە. بۆ ئەوەی وزەیەکی ڕق و قین لە ناخماندا دژ بە هەموو ملهوڕێک دروست بێت، دەبێت ئازار بچێژین.
ئازیزەکەم ئێمە لە هەموو لایەکەوە ڕاویان دەنین. نەجمەت اللەیل فرمێسکەکانی وشک کردنەوە و گوتی مستەفا لەمە زیاتر ناتوانم لەگەڵتاندا ڕێبکەم. بۆچی؟ پێدەچێت منداڵێکم لە سکدا بێت. سەیری ئەو ئێسکە پەیکەرە پەش و بڵاوانم کرد کە لە ژێر تیشکی خۆر و باراندا پاشان سەیرێکی نەجمەت اللەیل و ڕوخسارە زەرد هەڵگەڕاوە خەماویەکەم کرد و سرپاندم بەگوێیدا. وتم ئەگەر خوا کوڕێکی پێبەخشین ناوی لێدەنەین خۆجە نیاز. بەتاڵیەکەوە خەندە هاتە سەر لێوی و بردم بۆ ئەو خانووی تیایدا نیشتەجێ دەبین و گوتم دوای هەفتەیەکی تر بەجێت دەهێڵم. دەبێت ناوچەکانی ئیلی و ئاڵتایی کە بەکان زاو سامان دەوڵەمەندن لە دەستی دوژمن وەریان بگرینەوە. شەڕ بە گەرمی و بەردەوامی هەبوو. دوژمن تێکشکا. عوسمان باتۆر لە چاوپێکەوتنێکی تایبەتدا کە هەندێ فەرماندەی لە خۆ گرت بوو چاوی پێمان کەوت و گوتی پیاوینە ئایا زانیوتانە فەرمان ڕەوا چینیەکە چی بەسەر تورکستان هێناوە؟ ئێمەش بە تێکڕا چاومان تێبڕی. ئەویش بە نەرمونیانیەکەی خۆی گوتی ئەو هاوپەیمانەکانی خۆی دەستگیر دەکات. هەواڵێکی زۆر خۆشی لە ناکاو بوو. بە یەک دەنگ هاوارمان کرد چۆن؟ گەمەی سیاسەت و بەرژەوەندیەکان دوو گەمەی گڵاون، بەڵام ئەوان هاوپەیمانی بوون. هەر ئەوانیش ڕزگاریان کرد. بەڵێ ئەوان بۆ ئەوەی بیکەنە کۆیلەی خۆیان و بەکاری بهێنن ڕزگاریان کرد. بۆ ئەوەی وڵات بۆ خۆیان بەکار بهێنن. ڕاستە ئەو خاوەنی وڵات بوو، بەڵام حکمی لە دەست نەبوو. دیار بوو فەرمان ڕەوا چینیەکە بێزار بوو لە هاوپەیمانیەکانی و نەیتوانی لە کۆتوبەندی ڕاوێژکار و شارەزاکانیان خۆی قوتار بکات. تەنها دوای ڕۆشنەوەی زۆربەیان نەبێت لە ئەنجامی تێکشکانی هێزەکانیان لەلایەن هێزەکانی عوسمان باتوورەوە. فەرمان ڕەوا چینیەکەش هەڵەکەی قۆستەوە و دەستی بە ڕەشبگیری هاوڵاتیانی هاوپەیمانیەکانی کرد. پۆزژنامێکی بۆ سەرکردەی نارد و داوای لێبوردنی لێکرد. داوای کاری دژ بە ئێمەی لێکرد. فەرمانڕەوا هیچ بیر و باوەڕێکی نییە. دوای ئەوەی توانیمان هاوپەیمانەکانیان تێک بشکێنین دەبێت خۆمان بۆ خولێکی دیکەی شەڕ دژ بە چینیەکان ئامادە بکەین. سەرکردایەتیمان فەرمانێکی گشتی دەرکرد. داوای لە هەموو کەسێک کرد کە توانای چەک هەڵگرتنی هەیە خۆی بۆ بەشداریکردن لە شەڕی پاکردنەوەی وڵاتدا لە جرجە چینیەکان ناونووس بکات. پاشان عوسمان باتۆر ئاگاداری نامەیەکی ئاراستەی فەرمانڕەوا چینیەکە کرد. کاتێکی بۆ دیاری کرد بۆ ئەوەی خۆی و هێزەکانی وڵاتەکەمان بەجێ بێڵن ئەگەر ناچارە نووسی هەمویان تیا چوونە. فەرمانڕەوا کە سەری لێ شێوا و نەیدەزانی چی بکات چونکە هێزەکانی ئێمە چوار دەوریاندا بوو. ئەو شاندانەش بە براکەشیەوە کە ناردبوونی بۆ پایتەخت هیچ هەواڵێکیان نەبوو. گەلیش بە شۆڕشێشی سەرتاسەریەوە کەمایی شانازی و سەرسوڕمان بوو لە پێناو ئازادیدا بەرە و پیری مەرگەوە دەچوو بە دوورشمی ئەڵڵاه و ئەکبەر ئاسۆکانی پڕکرد بووەوە. مستەفا حەزرەت ئەوە سێم جارە بە یەک دەگەینەوە. کاتێک سەیرم کرد دەبینم مستەفا دەرغایە. هاوڕێی تەمەنم. ئای مەنسوور زۆر گۆڕاوی. تاڵە مووی سپی لە قژە سەردا دەبینم. وەرە باوەشت پیاکەم مەنسوور. بینیم باڵی ڕاستی ناجوڵێت. بەدەستی چەپیدا شەقەکەی هەڵدەگرت. بە سۆزێکی زۆرەوە باوەشم پیا کرد. دووبارە سەیرم کردەوە. دەبینم ڕوخساری گۆڕاوە و جوانیەکەی جارانی نەماوە. سەری ڕووتاوەتەوە و چەند تاڵە قژێکی پێوە ماوە. بەڵام ڕدێنە خۆڵە مێشیەکەی نیگای مکوڕبوونی لێبەدی دەکرێت. هەردوو چاوی خەمێکی نەبراوەی پێوە دیارە. دەنگ و باست چێ مەنسوور؟ سەرکەوتین پێکەنیم. ئەم ڕاستێ لە هیچ کەسێ شاراوە نییە. خۆشی دەیزانی وەرامەکەی تەواو نییە. خۆشەویستە قەرەجەکەشم مرد. وەکو کاوڕێک کە بۆ میوانداریەکی چەور سەر ببڕێت سەریان بڕی. وەکو دڕندە کەوتنە سەری دەیقی ژاند و بەرگری دەکرد. گیاندارە دڕندەکان دەزانن ڕەحمەت چییە، بەڵام ئەوان نازانن. درێژەی بەخسەکانی دا و
پەنجەی شایەتمانی بە هەڕەشەوە ڕاوەشاند. نا هەواڵی هەڵاتنم لە زیندان بڵاو بیەوە، خۆزگە هەڵنەهاتمایە، ئێسک و پروسکمیان لە بینا ڕووخاوەکەی هەواڵگریدا بدۆزی بایەتەوە. باشتر بوو لەم حاڵەی ئێستام ئەگەر لێم دەپرسی بۆ هەموو شوێنێکیان بە دوامدا گەڕا، کاتێکیش نیانتوانی بمدۆزنەوە، خاو و خێزانمیان بە پیا و ئافرەت و منداڵەوە سەرنگوم کرد. ئەگەر لێم دەپرسیت ئێستا چارە نووسیان چییە، بەداخێکی زۆرەوە پێت دەڵێم ڕۆیشتن. هەردوو چاوی پڕ فرمێسک بوون، ڕۆیشتن بۆ لای ئەو کەسەی کەستەم لە کەس ناکات. فرمێسکەکانی وشکردنەوە و مینگاندی بڕواتوایە من لەوانەی ڕۆیشتن ئاسوودەتر بم. دەستیم گرت و گوتم با بچین، نەجمەت اللەیل دەیویست بتبینێت. وەکو ئەوەی بەسەرهاتێکی کۆنی لە بیرکراوی هات بێتەوە یاد، سەیرێکی کردم و گوتی نەجمەت اللەیل؟ بەڵێ خێزانەکەم. خێزانەکەت چۆن شتی وا دەبێت؟ تۆ دەزانیت بە متمانەیەکەوە پێکەنیم و گوتم لە چەند کردەیەکی خۆبەخشی ناوازەدا بەشداری لەگەڵ کردم. ڕۆژنامەنووسێکی بریندار کە تازە گەڕابەوە لە تەنیشتمانەوە بوو گوتی تۆ مستەفا مراد حەزرەتی؟ تم بەڵێ. ڕۆژنامەنووسەکە بە خۆشحاڵیەکەوە پێکەنی و گوتی لێرە لە ئۆرمچی و لە ئاڵتای و کاشگەر و قۆمۆڵ بڵاوکراوەیەک سەبارەت بە ئێوە هەیە. مەبەستت چییە؟ بڕێک زێر بۆ ئەو کەسەی تۆ یان نەجمەت اللەیل بە زیندوی بێدیان بە مردووی دەستگیر بکات کە وابێت تۆ داواکراویت. بەسەراتەکەت بابەتێکی ڕۆژنامەنووسی جوانە. سەری سەرشانی خۆمم کرد و ئاماژەیەکم بۆ ڕۆژنامەنووسەکە کرد کە بە قاقاوە هاوارێکی کرد. ئەستێرەی شکۆمەندی پلەیەک، بەڵێ هاوڕێکم، ئەم ئەستێرەی سەرشانم لە عوسمان باتۆرەوەیە. فەرمانڕەوا چینیەکە حکمیدا دنیا چەند سەیرە. مانگ تریفەی خۆی پەخش دەکرد. منسوور دەرغا لە تەنیشتمەوە بوو. منسوور کوروزایەوە. میری قۆمۆڵ مرد، پێم وایە کوشتیان. میرەکان هەر یەکە و بەلایەکدا پەرتەوازە بوون، بوونە نمونەی ئازار و کەساسی. ژنەکانیشیان هەر یەکە و بەلایەکدا بڵاویان لێکرد. دنیا بەڕوودا و گەلێکی بێکۆتا جۆشی سندووە، وەک ئەوەی لە چارەمان نووسرا بێت کە دەبێت تەمەنمان بە شەڕ ببەینە سەر. منسوور تێکۆشان لە پێناوی پەروەردگار لە هەموو کارێک گەورەترە. دەزانم، بەڵام جاری وا هەیە دێمەوە سەرخۆم و ڕۆژە خۆشەکانی ژیان و تافی منداڵی و کەسوکار و زۆنگاوەکان و سەوزایی خاک و بەرەبانی جوان دنیا دەم بە خەندەم دێنەوە یاد. بۆچی هەموو ئەوانە بەجارێک ڕۆیشتن؟ ئایا دەبێت مرۆڤ تووشی ناڕەحەتی بێت تا دەگاتە سەرچاوی بەختەوەری؟ بەختەوەری لەکوێیە مستەفا؟ وا ئێمە سەرکەوتن بەدەست دێنین، بەڵام لەبەر ئەوەی ئەوەندە تووشی سەرکەوتن و تێکشکان بووینێتەوە بابەتەکە بووەتە بابەتێکی ئاسایی. زۆرجار ئەم هەستەم هەیە لێم ببوورە، ڕاستیەکەی وەکو مرۆڤێک سوێم لە مرۆڤ بووەتەوە. بۆ هاوژینەکەم دەمرێت، بۆچی باوکە پیرەکەم دەمرێت، بۆچی خوێنی دایک و خوشک و برا و هۆزەکەم دەڕژێت. دەڵێن ئەوان چەند ئاەتێکی قورئانیان خوێندەوە. بابیشم بە دەنگێکی بەرز ئایەتول کورسی دەخوێندەوە. جەلادەکانیش پێدەکەنین. بۆ پێدەکەنن؟ مستەفا، دەمەوێت نەجمەت اللەیل ببینم، دەمەوێت لێی بپرسم چۆن لەگەڵ ئەو دڕندانە ژیاوە، چۆن نان و ئاوی لەگەڵ خواردوونەتەوە. ئایا ئەوانە مرۆڤ بوون؟ دەرکم بەوە کرد کە منسوور ناڕەحەتە بۆی بەسەر خۆی و خانەوادەکەی هاتووە. ئەو خەمەی جارجارە تووشی دەبێت ناڕەحەتی دەکات و پێی هەڵدەچێت و وەختە عەقلی لەدەست بدات. بەدڵسۆزیەکەوە دام بەسەر شانی دا و گوتم بڕوات بە پەروەردگار هەیە؟ گوتی بەڵێ. فرمێسکەکانی دابارین، پاشان بە دەنگێکی بەرزەوە ئەم ئاەتەی خوێندەوە: الذين إذا أصابتهم مصيبة قالوا إنا لله وإنا إليه راجعون. بەشی سێزدە لە پەڕا 169 پەنجەکانی نوقاندن، هەردوو لێوی بردن بەدەمدا،
شێت ئاسا هاوارێکی کرد دەسەڵاتی لەرزۆک لە ناو دەبات. ئەمە قسەی فەرمانڕەوا گەورەکەی تورکستان بوو، درێژەی پێدا و بەڕق و قینێکەوە گوتی بۆ ئەوەی پارێزگاری لە دەسەڵاتەکەم بکەم بەرامبەر بە گەلی تورکستان دەبوایە پشت بە هاوپەیمانەکانمان یان بە هاوکاریەکانی چین ببەستایە. هەرگیز نەمتوانیوە بە تەنها هیچ سەرکەوتنێک بەدەست بهێنم. ئەوە مانای چییە؟ مانای ئەوەیە دەبێت بە درێژایی ژیانم لەسەر باڵی هاوپەیمانێک بوەستم، بۆیە هەرگیز نەهەستم بە حەوانەوە کردووە و نەشنەبای ئاسوودەیم هەڵمژیوە. یەکێک لە ژەنەڕاڵە گەورەکانی چین وەرامیدایەوە هەرگیز بیرمان لەوە نەکردوێتەوە گەلی تورکستان بکەین بە هاوڕێی خۆمان. فەرمانڕەواکە نەڕاندی شتی وا نابێت داگیرکەر و دۆڕا و هەرگیز نابنە دوو هاوڕێ. هەموو جارێک هەوڵی ئەوەم دەدا بەرهەڵستکاران بە زەبر و زەنگ دەمکوت بکەم. هیچ ڕێگا چارەیەکی ترم نەبوو. من ساویلکە نیم، من تەنها ئەو کارە دەکەم کە پێم وایە هیچ کارێک لەو کارم ڕاستتر نییە. بڕوانە دوای ئەوەی دەستی یارمەتی هاوپەیمانەکانمان لێبڕا لە چیاکانی چواردەورمانەوە گول لە باران دەکراین، پیاوەکانیش لەوێوە دادەبارینە سەرمان. ئەگەر سەرکردەکەمان بەڵێنەکەی نەباتە سەر ئەوە ئۆرم چی دەکەوێت و لە چەند مانگێکدا بە شێوەیەک لێرە دەکوژرین تەنها خاچی تورکستان پێی بزانێت. فەرمانڕەواکە گەڕایەوە جێ حەوانەوە تایبەتیەکەی خۆی و هەڵچوو شڵەژا بە تاقی تەنیا دانیشت و بیری دەکردەوە. نەیزانی ماوەی چەند دانیشتووە، زۆر یا کەم، بەڵام کاتێک سەری هەڵبڕی دەبینێ کارەکەی بە شوشەیەک و دوو پێکەوە ڕاوەستاوە. بەسەر سوڕمانێکەوە گوتی لە کێوە وا ڕاوەستاوی؟ نزیکەی نیو کاتژمێرە. پەروەردگارە بۆچی قسەت نەکرد؟ ئەم بێدەنجەی تۆ زۆر ئازارم دەدات. ئەم کارەکەرە کچە تورکستانیەکی داماو بوو، ناچار بوو لەگەڵ ئەم فەرمان ڕەوایەدا بژی، بەم کارەی دەیتوانی خۆی و خانەوادەکەی بپارێزێت. ئەوە تاکە کچێ نەبوو لێرە، بەڵکو ئەم چەند مانگێکە لێرەیە، سەرۆک جارێک لێی وەڕز نەبووە. ئەم بەردەوام بێدەنگە، دەبوو دەربکرایە، بەڵام فەرمان ڕەواکە بە بێدەنجەکەی سەرسام بووە. گشت ئافرەتان زۆر بڵێن، بەڵام ئەم ئافرەتە تەنها بۆ وەرامدانەوەی پرسیارێک نەبێت بە کەمترین وشە دەم ناکاتەوە. فەرمانڕەواکە پێی گوت ئەگەر ئێرەمان بەجێهێشت تۆ دەمینێتەوە یان لەگەڵمان دێیت. گەورم من لە فەرمانت دەرناچم. وا دیارە ئەم لە مەبەستی ئەو تێناگات. باشە بۆ هێ تورکستانیەکان تێکمان بشکێنن؟ قسەکەی تەواو نەکرد، نۆکەرەکە سەیرێکی کرد و ساویلکانە پێی گوت گەورم ئەو کات تۆ دەربازت دەبێت و بیر لە ئافرەتێکی وەکو من ناکەیتەوە. بۆچی؟ بە درێژایی ڕێگەکە ئافرەت هەن، من چێم؟ سەری لە قاندەوە و گوتی کەوابوو لێرە دەمینێتەوە. بەهێمنیەکەوە وەرامیدایەوە بەڵێ تا ئەو کاتەی کە سوکارم دێن و دەمبەنەوە. شوشە و پێکەکانی فڕێدا و قیراندی هەمووتان بەبێ دڵ لەگەڵمدا دەژین. من تێناگەم باسی چی دەکەیت؟ هیچ کەم و کوڕیەکت لە ئەرکەکانمدا بینیوە؟ من باسی ئەرک ناکەم، هەی گەمژە. ئەی باسی چی دەکەیت گەورم؟ باسی ئەوینداری بێعەقڵانە سەیرێکی کرد و نقەی لێوە نەهات. ترس هەموو ژیانی گرتووەتەوە، خەڵکیش بە پاڵنەری ترس و بەرژەوەندی نەبێت ناجوڵێنەوە. تەنانەت سەربازە چینیەکانیش لە گۆڕەپانی شەڕدا کاتێک ترسیان لێدەنیشێت دادەنەونە سەر زەوی و هاوار دەکەن و داوای کۆمەچی و فریاکەوتن لە تورکستانیەکان دەکەن. زۆریشیان بۆ پاراستنی ژیانی خۆیان بەرەو ئیسلام دێن. ئاینی دوژمنە تورکستانیەکان هەڵەبژێرن. هاوپەیمانەکانیش بێ بەرامبەر هاوکاری هێزم بۆ ڕەوانە ناکەن. ئەوان چەند شتێکیان دەوێت: زاڵبوون بەسەر حکمی وڵاتدا، دەستگرتن بەسەر سامانی خاوی وڵاتدا، یان پشتیوانی بۆ خۆیان پەیدا دەکەن. خودی خۆم یارمەتیان نەدام تا ئەو کاتەی لایەنگری خۆمم بۆ دەربڕین. بۆ جاری دووەم ئاوڕێکی لە کچەکەدایەوە و وتی بڕۆ بۆ دۆزەخ. لە کۆشکم دەرچوو. نازانم دۆزەخ چییە؟ دۆزەخ بە تەواوەتی نازانم لەکوێیە،
بەڵام دەتوانم پرسیاری لەبارەوە بکەم. بەگاڵتە جاریەکەوە دایە قاقای پێکەنین و هاوارێکی بەسەردا کرد و گوتی بچۆرەرەوە هەی گەمژە. کاتێک ویستی بچێتە دەرەوە گەڕایەوە و پێی گوت گەورم بیرم کەوتەوە دۆزەخ لێرەیە، لە قیامەتدا خراپەکار و کافرەکان و دوژمنانی پەروەردگار دەستنە دۆزەخەوە، بچۆ بۆ ئەوێ. بەڵام من هێشتا نەمردوم. فەرمان ڕەواکە چوە خەوێکی قوڵەوە، پرخەکەی بەڵگە بوون لەسەر ئەوەی دووشەوە خەو نەچوەتە چاوی. کچەکەش لەسەر پێوەستا بوو، لە هات و هاواردا بەخەبەر هات و بینی کچەکە هەر ڕاوەستاوە. لە چ دۆزەخێکەوە هاتوویت؟ لەو پەڕی باکوورەوە هاتووم، لە دەوروبەری سیبریاوە. لە بیرت چۆتەوە گەورم کاتی خۆی لە یەکێک لە سەردانەکانتدا پێک و میوەم پێشکەش دەکردیت، سەرسام بوویت پێم و خۆت باقی بەسەراتەکەت لە بیرە. ئەگەر تۆ لێرە بڕۆیت منیش دەکەڕێمەوە باکوور و بە دوای باوک و دایکمدا دەگەڕێم. ئەو کچە زۆر جوان و دڵبەر بوو، نەخوێندەوار بوو، ڕای کێشایە سەر تەختەکە و لەسەر ئەژنۆکانی داینیشاند. دەستی سەرە و خوار دەرهێنا بە قژەکەیدا، بەلوتە باریک و لێوە چەورەکەیدا، بە دوو چاوە گەورەکەیدا. پاشان وەکو ئەوەی لە خەونێکی عاشقانەدا بێت ماچی دەکرد. پاشان مینگاندی. فەرمان ڕەواکە بە کەڵکی هیچ شتێک نەهات. ئەو ڕۆژە گەنجێتی و خۆشەویستی نەما کە دەسەڵات و حکمی لەدەستچوون. ناوەکەتم لە بیر چۆتەوە، تەنها چەند خەیاڵێکی کاڵاوە بووم لە بیرماوە کە ڕابردوو لە ئامێزی گرتوون. ئەو ڕابردووەی کە خەندەی تێدا تێکەڵاو بە فرمێسک بووە. بەردەوام شەڕ، جگە لە شەڕ هیچی تر نییە. بە توندی لە دەرگاکە دەدرێت، کچەکە دادەنەوێت و دەچێتە دەرەوە. ئەفسەرێکی ئەرکانی شەڕیش دێتە ژوورەوە. گەورم کۆمەچیەکان نەگەیشتون، مسلمانە تورکستانیەکان گەماروی ئۆرمچیان داوە، لە دەرەوەی شاری شەڕێکی خوێناوی هەڵگیرساوە. هیچ پێشڕەویەکیشمان بەدەست نەهێناوە. هێزێکی زیاتر ڕەوانە بکەن. بیر لە پاشەکشە ناکەیتەوە؟ پاشەکشەکردن گەمژەییە. ئایا دەزانیت ئەگەر بیرمان لێکردەوە یاخود پاشەکشەمان کرد ئەنجامەکەی چی دەبێت؟ چی دەبێت قوربان؟ مسلمانەکان لە هەموو لایەکەوە دەمان ڕفێنن، لە هەموو ڕیەکەوە بۆمان دێن و لە ناومان دەبن. بە دڵنیاییەوە شەڕەکە بە تەواوەتی دەدۆڕێنین، هەمومان دەمرین. ئۆرمچی قایم کراوە، دەتوانێت ماوەیەکی زۆر خۆڕاگر بێت. جگە لە خۆڕاگردن تاکو مردن هیچ چارەیەکمان نییە. یان تا ئەو کاتەی کۆمەچیمان بۆ دێت بچۆ ئەمە بە سەرکردایەتی ڕابگێنە. ئەفسەرەکە زمانی تێکاڵا و گوتی ئەو ئاگاداری عوسمان باتۆر بۆ ئێمەی ناردووە، دڵنیایی سەلامەتیمان پێدەدات ئەگەر پاشەکشە بکەین. پێکەنی و گوتی من متمانە بە بەڵێنی شەڕکەران ناکەم. بۆچی؟ ئەوان درۆ ناکەن گەورم. دایە قاقا و گوتی ئێمە 1000 فێڵمان لێکردوون، بەڵام ئەوان فەرمان ڕەواکە قسەکەی پێبڕی و گوتی بچۆ دەرەوە، بەرگریکردن تا کۆتایی نەپاشەکشەکردن قوبوڵ دەکەم و نەخۆ ڕادەستکردن. ئەفسەرەکە چوە دەرەوە. فەرمان ڕەواکە بە تەنیا مایەوە، تووشی دڵتەنجی و دڵڕاوکەیەکی بێسنوور هات. کاتێک سەرکردە لە لێواری ناومێدی نزیک دەبێتەوە، نابێت خۆی ڕادەست بکات، بەڵکو دەبێت خۆی بکوژێت. باشترین ڕێگەش بۆ خۆکوشتن ئەوەیە خۆی فڕێ بداتە ناو گەرمەی شەڕەوە. بیر لەم کارە دەکەمەوە. براکەم ناردووەتە پایتەختی چین، براکەم بەدەست بەتاڵی ناگەڕێتەوە. سەرکردەکە ناهێڵە تورکستانی ڕۆژئاوا لە دەستمان دەربچێت. ئەوەش یانی هاوپەیمانەکانمان تورکستان قوت بدەن، بێگومان کۆمەچیمان بۆ دێت. لە کاتێکدا ئەو سەرقاڵی خەیاڵی خۆی بوو، کچە بێدەنگەکە گەڕایەوە و هەندێک خواردن و شوشەیەک ئاڕەقی پێبوو. دوای ئەوەی خواردنەکەی لە پێشدانا و گوتی گەورم دەمەوێت ئێرە بەجێ بهێڵم. بەسەر سوڕمانێکەوە سەیری کرد و گوتی بۆچی؟ من دەترسم شەڕەکەش نزیک دەبێتەوە. دایە قاقای پێکەنین و گوتی لە مردن دەترسێی؟ تی بەڵێ. جا بژید یا بمرید چ نرخێکی هەیە؟ نامەوێت بمرم. ئەوەت بەسە کە لە نزیکی من دابیت. تۆ پیاوێکی گەورەی، من جگە لە کەنیزەکێک
یان کارەکەرێک هیچی تر نیم بە تووڕەیەوە سەیرێکی کرد زۆر عاشقی ببوو چێژی دەکرد لە ڕوخسار و ساویلکەی و بێدەنجەکەی ئەو ئافرەتی زۆر بە زۆری بینی بوون زۆریشی تاقی کردو بوونەوە خوێندەوار هونەرمەند ئەو ئافرەتە چینیانەی کۆچیان کردبوو بۆ تورکستان لە هەمویان بێزار ببوو بەڵام ئەم گەمژەیە جێگەی خۆی لە دڵیدا کردبووە بۆ نازانێت دڵ ڕێسای تایبەتی خۆی هەیە دوای ئەوەی هێور بوویەوە سەیرێکی کچەکەی کردەوە و گوتی چ ئاواتێکت هەیە لە ژیاندا ئەویش وتی ئاواتم ئەوەیە بگەڕێمەوە بۆ ماڵەوەمان بۆ کێڵگەکان و قسەکەی پێبڕی و گوتی ناتەوێت لەگەڵ مندا بمێنیتەوە و نغڕۆت دەکەم لە زێر و جلوبەرگ و خواردن پارێزگاریشت لێ دەکەم کچەکە دا هەنسکی گریان و ئەویش قیڕاندی بەسەریدا و پێی گوت پێستت بە قامچی سوور دەکەمەوە ئەی یاخی بوو بەترسەوە چاوی وشک کردەوە و گوتی بیرم لەوە نەکردوێتەوە خراپەت بەرامبەر بکەم کە سوکارەکەت ڕەوانەی زیندانێکی ڕەش دەکەم کە هاتنە دەرەوەیان نەبێت بە گریانەوە کەوتە سەر هەردوو پێی و گوتی ڕەحمم پێ بکە من لەو هەڵانەی کردو من داوای لێبوردنت لێ دەکەم بچۆرە دەرەوە ئەویش وەکوو باڵندەیەک لە شەوە زەنگێکی ساردا بە باران تەڕبوو بێت بە هەڵلەرزین چووە دەرەوە بەشی چاردا لاپەڕا 179 لە دواییدا سەرکردەکە کۆمەچەکەی کە لە 6 تیپی خۆکوژی ئامادەکراو بە نوێترین چەک پێکاتبوو ڕەوانە کرد کاتێک ئەم 6 تیپە ویستیان لە سنوورەکانی تورکستان بپەڕنەوە هێزەکانی سنوور ڕوبەڕیان بوونەوە هێزە چینیەکان ویستیان فێڵیان لێ بکەن فەرماندەی تیپە چینیەکان لە فەرماندە تورکستانیەکە هاتە پێشەوە و گوتی ئێمە تەنها بۆ ئەوە هاتوین فەرمان ڕەواکە تەمێ بکەین ئەو لایەنگری هاوپەیمانەکانی دەکات هیچ شتێکیشمان ناوێت تەنها پاکردنەوەی وڵاتەکەتان نەبێت لێیان فەرماندە تورکستانیەکەش بەلاقرتەیەکەوە گوتی یەکەم جار وڵاتەکەی خۆتان پاک بکەنەوە هەردووک یەکشتن ئێمە دۆستی یەکین دڵنیا بە گەورم ئێمە دەتوانین خاکەکەمان لەوان و لە فەرمان ڕەوا ناپاکەکەی ئێوەش پاک بکەینەوە ئێمە باش دەیان ناسین ئێمە هانامان بۆ ئیسلام بردووە و ئیسلام دژ بە هەموو پەلاماردانێک باشترین قەڵغانە فەرماندە چینیەکە گوتی وەستانەوەتان بەڕووی هێزەکانماندا هەلێکی زیاتر دەدات بە دوژمنان ئێوەش هەر دوژمنن فەرمانڕەواکە بە ڕۆژی ڕووناک دەتان کوژێت ئەو لە ئۆرمچی گەمارۆ دراوە ناتوانێت هەڵبێت باشە دەگەڕێینەوە ئەو جێگەی لێوە هاتوین ئەم مەترسێش ڕوبەڕووتان بووەتەوە لێی دەگەڕێین خۆتان چارەسەری بکەن چەند ڕۆژێکی کەم تێپەڕین و فێڵەکەیان ئاشکرا بوو تیپە خۆکوژیە چینیەکان لە ناکاودا پێشڕەویان کرد و پەلاماری پاسەوانەکانی سنووریاندا کە ژماریان بەراورد بە ژمارەی ئەو هێزە چینیە هێرشی هێنابوو زۆر کەم بوون ئەوە شەڕێکی نابەرامبەرە و بووەتە هۆکاری ئەوەی چینیەکان بتوانن سنوورەکان ببەزێنن ئەوان تووشی بەرەنگاریەکی توندی خەڵک بوونەوە کوژراوێکی زۆری شیاندا دوای تێکۆشانێکی سەخت توانیان لە ئۆرمچی کە فەرمان ڕەوا چینیەکە وەکو بەندکراوێک لێی نیشتەجێ بوو نزیک ببنەوە لەو دەمانەدا هێزە یاساییەکانی عوسمان باتۆر ئەویان گەمارۆدا بوو ئەو کات فەرماندە چینیەکە بە تەواوی دەستبەرداری هاوپەیمانەکانی بوو دواتر بۆ ئەوەی ڕوبەڕووی عوسمان باتۆر و هێزەکانی ببنەوە کۆمەڵێکی دیکەی چینی وەکو مێرولا هێرشی هێنا عوسمان باتۆر گوتی پیاوینە من هێشتا ناومێد نیم ژەنەڕاڵ ئێمە توانای ڕوبەڕووبوونەوەی ئەم کۆمەڵە چینیەمان نییە کە نە سەرەتایی هەیە و نەکۆتایی عوسمان باتۆر بزەی هاتێ و گوتی بەرەو دڵە پڕسۆزەکە بەرەو چیاکە چۆن مستەفا حەزرەت سەر لە نوێ لەوێوە دەست پێ دەکەینەوە گەورم دەزانم چی دەڵێ دەتەوێت شەڕەکە لە چواردەوری ئۆرمچی بەردەوام بێت دەتوانین تاک و مردن خۆڕاگر بین ئەوەش کارێکی مەزنە لەوەش مەزنتر ئەوەیە بە زیندوی بمێنینەوە و خاچی ئیسلامیان لێ پاک بکەینەوە بە تێکۆشەرەکان ڕابگێنە بگەڕێنەوە چیاکان بە بریندار و شەهید و خەمەکانمانەوە بەبێ ئەوەی بێهیوایی زاڵ بێت بەسەرماندا بۆ چیاکان گەڕاینەوە ئێمە دڵخۆش بووین
چونکە دوژمنمان دووچاری کوشت و بڕ کردەوە کوژرا و بریندارێکی زۆریاندا زۆر بەگرانی لەسەریان کەوت ئێمەش نەسامان شکا و نەورەمان ڕووخا چیاکان سەر لە نوێ بەڕوخساری پیاوە ئارامگر و خۆڕاگرەکان دەدرەوشانەوە ڕیزەکانی نوێژ و دەنجی ئەڵڵاه ئەکبەر بەسەر ئاسۆکانی جیهاندا بەرز بوونەوە مانۆڕە سەربازیەکانیش سەر لە نوێ دەستی پێکردەوە ئەوەی مای پێکەنین بوو سەرکردەی چین بە فەرمانێک فەرمانڕەوا دۆستەکەی کە هانای بۆ هێنابوو لە فەرمانڕەوایەتی تورکستان لابرد و چینیەکەی دیکەی بە فەرمانڕەوای گشتی تورکستانی ڕۆژهەڵات لە جێگەی دانا عوسمان باتۆر بزەی هاتێ و گوتی ئەوی ماڵی خۆی نەبێت دەستکراوانە دەیبەخشێتەوە ئەو کەسانەی شایانی نەبن وەک بڵێ وڵاتەکەمان کێڵگەیەکی تایبەتی ئەوان بێت فەرمانڕەوا نوێیەکە تووڕە و دڕ بوو دەویست بیسەلمێنێ کە شایستەی پلە نوێیەکەیەتی هەنگاوێکی سەرکوتکەری توندی نەگریسانەی گرتەبەر خراپترین شتی پلانەکانی دەرکردنی فەرمانێک بوو بۆ دەستگیرکردنی توێژی ڕۆشنبیران لە تورکستاندا بە تایبەتی نووسەران و شاعیران و شەرعناسان تەنانەت ئەوانەی پێشتریش چەچیان هەڵنەگرت بوو بەر پلانەکەی کەوتن قەسابخانەیەکی ترسناکی ئەنجامدا کە هەواڵە جەرگ بڕەکەی بە هەموو وڵاتدا بڵاو بیەوە لەو ڕۆژانەدا بێدەنجەکی خەماوی باڵی بەسەر چیاکاندا ڕاکێشا منسوور دەرغا گوتی ئەم تاوانبارە دەیەوێت ڕۆحی ئەم میلەتە بکوژێت بە پەژارەیەکەوە گوتم هزروانەکان وەکو مەڕ سەردەبڕێت بەڵێ ئاین و هزری ڕەسەن ویژدانی ئومەتن ملهوڕە خراپەکە گورزی خۆی لە ناغدا وەشاند منسوور بە گریانەوە گوتی شاعیرێکیم دەناسی شعری بەسەر سەرکەوتن و هیواکانی دوا ڕۆژدا هەڵدەگوتەوە زانایەکیشم دەناسی لە کاتی ژاوەژاوەکەدا توێژینەوە و شیکاری ئیسلامی سەر سوڕهێنەری بۆ گەنجان دەکرد تەنانەت ئەو قوتابیە بچووکانەش کە لە خۆپیشاندانەکاندا سوودیان دەگوتەوە کە لە خۆپیشاندانەکاندا سرودیان دەگوتەوە بەرەو گۆڕەپانەکانی مەرگ ڕاپێچکران نەجمەتوللەیل هات و منداڵێکی بچووکی بەسەر شانەوە بوو منداڵەکە دابووە پەڵپەی گریان و ژیر نەدەبوویەوە نەجمەتوللەیلیش بە نەرمیەکەوە دەیلاواند نەجمەتوللەیل گوتی بۆچی ئەم ڕۆشنبیرانە لەوێ ماونەتەوە ئەو ڕۆشنبیرەی چەک هەڵنەگرێت و نەداتە شاخدا بۆ دەستپێکردنەوەی شەڕەکە ڕۆشنبیرێکی تەواو نییە بەناسۆریەکەوە گوتم ئەم ڕۆشنبیرانە بەهانەی خۆیان هەیە میلەتی ئێمەش لە هەموو لایەک پێویستیان بە خۆیان و وشەکانیان هەیە ئەوان هەمان ڕۆڵیە و چەکدارانەی سەرچیاکان دەبینن بەڵکو ڕۆڵێکی گرنگتریش دەبینن ئازیزەکەم بۆیە دەبینی چینیەکان پێش کەسانی تر ئەوانیان بەرەو مەرگ دابەر چونکە دەزانن مەترسیەکانی ئەوانە چین شەڕی پارتیزانی سەر لە نوێ دەستی پێکردەوە چینیەکان بۆیان دەرکەوت شەڕەکە کۆتایی نەهاتووە هەموو ساتێکیش پیاوەکان بۆ ئەنجامدانی کردەی خۆکوژی و ڕفاندنی داگیرکەران لە چیاکان دەهات نەخوارەوە دامەزراوەکانیان دەڕووخاند و ئەو سەقامگیریان نەهێشت کە پێیان وابوو بەرقەرارە سەرکەوتنی چینیەکان بوو بە ئازار و قوربانی و سزای بەردەوام بۆیان لە هەمان کاتدا شۆڕشێکی دیکەی میلی لە ناوچەی ئیلی با سەرکردایەتی نیشتیمان پەروەرێکی دڵسۆز کە زانایەکی ئیسلامی گەورەیە بە ناوی شێخ عەلی خان هەڵگیرسا ئەم زانایە توانی دوای شەڕێکی سەختی دژ بە چینیەکان دەست بگرێت بەسەر ناوچەکەدا و ئازادی بکات شێخ عەلی خان بوو بە سەرۆشی تورکستانی ڕۆژهەڵاتی ئیسلامی ژەنەڕاڵ عوسمان باتۆر بە خۆی و پیاوانیەوە چوونە پاڵی بەهۆی شارەزایی ئەم کەڵە پیاوەوە عوسمان باتۆر توانرا دەست بگیرێت بەسەر هەردوو ناوچەی ئاڵتای و چوچک و چینیەکانیش تووشی زیانێکی گەورەی ماڵی و گیانی بکرێنەوە سەرۆ کۆمار فەرمانێکی دەرکرد بە دانانی عوسمان باتۆر وەک والی بەسەر ناوچەی ئاڵتاییدا ئەگەر ئەو چەک و تەقەمەنیانەی کە وەکو یارمەتی بێمەرج گەیشتنە دەستی شێخ عەلی و ئەم سەرکەوتنەی پێتۆمار کرد نەبایە جگە لە پاکردنەوەی تورکستانی ڕۆژهەڵات لە داگیرکاری چینیەکان هیچ سەرکەوتنێکی دیکەی بەدەست نەدەهێنا چینیەکانیش بەم ئاسانیە لە شەو ڕۆژێکدا خۆیان ڕادەست نەدەکرد بەڵکو تا مردن
بەرگریان دەکرد ژمارەی سەربازانی سوپای ئیسلامی تورکستان زیادی کرد هیواکانی میلەتیش دوای خەبات و ماندووبوونێکی زۆر بوژانەوە بەڵام منسوور گوتی وا سەرکەوتن بەدەست دەهێنین بەڵام من دەترسێم بە متمانەیەکەوە گوتم ترس هیچ مانایەکی نییە بە تاقیکردنەوەش بۆمان دەرکەوتووە کە سەرکەوتن بە بازووی خۆمان دروست دەبێت منسوور دەرغا بە گاڵتە جاریەکەوە گوتی جا بازوومان بەبێت چەک چ سوودێکی هەیە زانیم مەبەستی ئەو چەکانەیە کە نێردرا بوون بۆ شێخ عەلی خان منسوور گومانی هەیە و لەوە دەترسێت وڵاتە بچووکەکەمان بگەڕێتەوە ناو یاریە خەماویەکە یاری تۆپ کە قاچی جلهێزەکان یاری پێدەکەن منسوور جیهان گۆڕانکاری بەسەردادێت شانەکانی هەڵتەکان و گوتی سەرکەوتوەکان زیاتر ملهوڕ و لە خۆبایی بوونەتەوە داگیرکردنی وڵات دەگۆڕێت بۆ شتێکی تر دەگۆڕێت مەبەستی چییە مستەفا؟ مەبەستم دۆستایەتی جێگەی داگیرکاری دەگرێتەوە هیچ ڕێگریەکیش نییە لەوەی ببینە دۆستی ئەوانەی دەستی یارمەتیان بۆ درێژ کردین منسوور سەیرێکی منداڵە بچووکەکەی کردم و گوتی من دەڕوانمە منداڵە بچووکەکەت دەزانی من لەبەر ئەو نیگەرانم بۆچی تۆ گومانت دوایە تەنها ئێمە ژیانی پڕمەترسیمان بەسەر بردووە بەڵام من دڵنیام لەوەی ئەو و هاوتەمەنەکانی ئەو ژیانیان لە ژیانی ئێمە کەساستر دەبێت نەجمەتوللەیل بە سۆزەوە منداڵەکەی پێچایەوە و لە ترسدا لکانی بە سنجەوە و گوتی شتی وا بە کوڕەکەم مەڵێ من و منسوور پێکەنین و بەڵام منسوور دەستی بە قسان کردەوە و گوتی چینیە دۆڕاوەکان داوای ئاشتەواییمان لێ دەکەن ڕەتمان کردەوە ئاوڕێکی لێدامەوە و گوتی دەزانی ئەو وڵاتەی چەچی بۆ دەناردین فشاری خستوەتە سەر سەرۆک کۆمار بۆ ئەوەی بە ئاشتەوایی و گوتوێژ ڕازی بێت بە توندیەکەوە گوتم لەسەر چ بنەمایەک منسوور هەردوو شانی هەڵتەکاند و دیسان گوتی لەسەر بنەمای خۆبەڕێوبەری و پاشەکشەی چینیەکان دەبێت ئێمەش لە فەرمانگەکاندا جێگەکانیان پڕ بکەینەوە لەوە زیاتر چیترت دەوێت سربەخۆیی تەواوم دەبێت دەمەوێت ئەوەش بڵێم کە ویستی ئەو دەوڵەتە لە ویستی جەماوەر بەهێزتر بوو ویستمان چینیەکان بەبێ مەرج بکشێنەوە و بە تەواوەتی تێک بشکێن ئەوانی شتێکی دیکەیان دەویست مەبەستەکەشم ڕوونە نەجمەتوللەیل کۆرپەکەی دەلاواندەوە و گوتی ئەو چەکانەی خەونمان پێوە دەبینین هاتنەوە دەستمان ئێمەش دەگەڕێینەوە بۆ شار و ماڵەکانمان و وچانێک دەدەین من گەشبینم بەداهاتوو منسوور دەرغا ئاماژەیەکی بەدەستی کرد و گوتی ئافرەتان هەردەم خەڵک بە نیاز پاک دەبین پاشان لار بیەوە و بەلای گوێمدا چپانی عوسمان باتوور پێشنیازەکانی ڕەت کردوێتەوە سربەخۆیەکەمان سربەخۆیەکی خۆبەڕێوبەریە بە ناڕەحەتیەکەوە گوتم گرنگ ئەوەیە چینیەکان ئێرە بەجێ دێڵن هەردوو شانی هەڵتەکاندەوە و گوتی چێ دەڵێت وایە بەشی 15 لاپەڕا 189 لە کاتی خۆ ئامادەکردن بۆ گشتپرسیە گەورەکە و دیاریکردنی چارەی خۆنووسیندا ژاوەژاوێکی گەورە سەرتاپای وڵاتی گرتەوە دووبەرەچێکی ڕیشەیم لە نێوان سیاسەتمەدار و زروانەکاندا بینی بەڵام قورسایی هاوپەیمانەکان ئاراستەیەکی تایبەت و باسوخواسێکی دیاریکراویدا گۆڕانکاریە ناوخۆییەکان ئەوانەی بە شانوباڵی هەڵوێست و کۆمەچە سەربازیەکانی هاوپەیمانەکان بۆ تورکستانی ڕۆژهەڵاتدا هەڵدەگوتەوە چوونە سەرەوە هاوخەباتی دڵی هەموانی لەسەر یەک ئامانج کۆ کردبووە ئەویش ڕزگارکردن و گەڕانەوەی وڵات بۆ باوەشی ئیسلام و ئازادی بوو لە ئەنجامی گوتوێژەکاندا بڕیاردرا جانجی فەرماندەی گشتی باکووری ڕۆژئاوای چین بکرێتە فەرمانڕەوای گشتی تورکستانی ڕۆژهەڵات سێ کەسیش لە تورکستانیەکان ئەحمەد خان و بورهان شەهیدی بکرێن بە جێگرانی فەرمانڕەوای گشتی و لیۆمۆنچون بکرێت بە سکرتێری فەرمانڕەوای گشتی ئەرچی ئەم چوار کەسە ئیشکردن بوو بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکان کە لە بەڵێن نامەکەدا هاتبوو خەڵک دەستی بە چپەچپ کرد ئەم سێ پیاوەی لایەنگری هاوپەیمانەکانن و خۆیان فرۆشتووەتە شەیطان
بەڵام بانگەشەکان هەوڵی ڕەواندنەوەی ئەم گومانانەی لەسەردەدان و وەکو پاڵەوانێکی نەتەوەیی وێنای دەکردن کە لە کاتی بەڵاو تەنگانەیەکەی وڵاتدا ڕۆڵێکی گرنگیان بینیوە لە ئازادکردنیدا و یارمەتیدەری ناردنی چەک بوونە بۆ شۆڕشجێڕەکان کە بووەتە هۆی ئەوەی شۆڕشە جەماوەریەکە بە شێوەیەکی دروست بگاتە ئامانجەکانی خۆی سەرەڕای ئەوەش وڵاتەکە خۆی بۆ هەڵبژاردنەکان ئامادە دەکرد ئێستا ڕای خەڵکی ڕایەکی یەکلاکەرەوەیە هیچ کەس ناتوانێت ئەم شۆڕژگێڕانەی کە ساڵانێکی دوور و درێژە بەرنگاری دوژمن بوونەتەوە و هەوڵا بەردەوامەکانی دوژمنیان بۆ لەناوبردنی سربەخۆی وڵات پوچەڵ کردوێتەوە فری بدات لەم کاتانەدا پێمان سەیر بوو وڵاتە هاوپەیمانەکەمان دەیەوێت هەر سێ ناوچەکە ئیلی ئاڵتای چوچک بخاتە ژێڕکێفی خۆیەوە بەڵام سەرۆک عەلیخان هەستایەوە و بە هەموانی ڕاگەیان ئێمە دەستبەرداری یەک تۆسقاڵی خاکی نیشتیمان نابین بواریش نادەین هیچ کەس دەست زۆر بداتە کاروباری هەر سێ ناوچەکەوە ئامادەی ئەوەشمان تێدایە سەر لە نوێ لە دژی داگیرکەران دەست بە شەڕ بکەینەوە ئەگەر پاشەکشە نەکەن وڵات نوقمی پیلانجێڕی و ئاژاوا بوویەوە عوسمان باتوور مینگاندی چڵێسیەکان لە هیچ سنوورێکدا ڕاناوەستن سەرۆک عەلیخان وەرامی دایەوە جیهان پشتی لە ئێمە کردووە و سەرقاڵی ساڕێژکردنی برینەکانی مرۆڤایەتین شەڕەکەمان کۆتایی هات و کۆتایی نهات سەرۆک عەلیخان لە عوسمان باتۆر نزیک بیەوە و گوتی ژەنەڕاڵ بگەڕێ و بۆ لای هێزەکانت خۆت ئامادە بکە دەمزانی لە ئاسۆی سیاسەتدا چ جم و جۆڵێکی گوماناوی ڕوودەدات بە هاوژینەکەم گوت نەجمەت اللەیل کاتی ڕۆیشتنمان هاتووە بەرەو ئۆرمچی بە ترسێکەوە قیژاندی نامەوێت بۆ ئەوێ بچم یادەوەریەکانی ئازارم دەدەن کەواتە بەرەو قۆمۆڵ دەچین قۆمۆڵیش دیسانەوە پڕ لە قسە و قسەڵۆکی کۆن کە بۆی هەیە منیش و تۆش تووشی سەرێشە بکات ڕازیت بچین بۆ کاشگەر کێشەم نییە لەوێ لەگەڵ کۆرپەکەتدا دەژیت بەڵام من دەچمەوە چیاکان ڕۆژە تاڵەکان دەگەڕێنەوە دۆستەکەش نرخی پیاوەتیەکەی دەوێتەوە لە شەوێکی کشوماتدا سەرۆک عەلیخان لەگەڵ هاوژین و کەسوکارەکەیدا لە کۆشکی سەرۆکاتی دانیشت بوو خەڵکی لە ماڵەکانی خۆیان شەونیشیان دەکرد سەبارەت بە سەردەمی نوێ و هەڵبژاردنەکانی داهاتووەوە گفتوگۆیان دەکرد لەم کاتانەدا کۆمەڵە گەنجێکی چەکدار کە غەدر و ناپاچی بە چاو و سەر و سیفاڵیاندا دیار بوو پەلاماری کۆشکیاندا چیتان دەوێت لەگەڵمان وەرە لەبیرتان چۆتەوە کە من سەرۆکم ئێمە دەزانین تۆ سەرۆکیت ئەگەر لەگەڵمان نێیت جگەل لە دەستدرێژی گولا هیچ چارەیەکی دیکەمان پێنابێت شێخ عەلیخان لەبەر چاوان ون بوو چپەچپ لە ناو خەڵکیدا دەستی پێکرد بۆچی شێخ عەلی وەکو جاران لە نوێژەکانی هەینیدا دەرناکەوێت بۆچی وەک جاران لەگەڵ هاوڕێت چەکدارەکانیدا کە تاوەکو دوێنێ سەرکردایەتی دەکردن و پێکەوە دژ بە چینیەکان سەرکەوتنیان بەدەستدێنا دەرناکەوێت سەبارەت بە چارەنووسی شێخ عەلی مقۆ دەستی پێکرد بەڵام ڕوونکردنەوەیەکی فەرمی لەلایەن حکومەتەوە دەرچوو کە سەرۆک عەلیخان بە مەبەستی چارەسەر گەشتی کردووە خەڵکی سەر لە نوێ چاویان بە چاوی پیاوانی هەواڵگری کەوتەوە ئەوان خزانە ناو شەقام و کێڵگە و کارخانەکانەوە لەو سێ ناوچەی کە دۆستەکانمان چاویان تێبڕی بوو دەستیاندا ڕەشبگیری نارەکانیان فەرمانێکیش دەرکرا کە بە دیارکردنی ئەحمەدجان کە تورکستانێکی ناسراوە بە سەرۆکی هەر سێ ناوچەکە ئیلی ئاڵتای چوچک هەڵبژێدرایە کاتێک هێزەکانی دوژمن هێرشیان هێنا بۆ داگیرکردنی ئاڵتای ژەنەڕاڵ عوسمان باتۆر دەرکەوتەوە بە خۆی و پیاوەکانیەوە ڕووبەڕووی دوژمن بوونەوە و شەڕدەستی پێکرد دوژمن ژمارە و کەرەسەی زۆرتر بوو بۆیە ژەنەڕاڵ عوسمان باتۆر چوە ناوچەی گوجن و پەنای بۆ چیا سەختەکانی ئەوێ برد دوای شەڕەکە مەنسوور دەرغا بە شەلەشەل هات و منیش تەماشام کرد و دامە پڵمەی گریان ئەوە چی ڕووی داوە بە گاڵتە جاریەکەوە گوتی هەر جارە و شتێکی ئازیزم لە دەست دەدەم جارێک باڵم لە دەستدا جارێک نەخۆشەویستەکەم لە سەردەمی ئاشتەواییەکەم ماوەکەدا
لە ئاڵتای بێوەژنێکم خواست دەبێت ئێستا چارە نووسی ئەو چی بێت قاچی ڕاستم بە گولەیەک بریندار کرا هەرچەندە تا ئێستا ئەو چەکەم پێیە کە ئەوان وەکو کۆمەچی پێیان بەخشیم ئەم شتە سەیرانە چین لەم دنیای نامۆیاندا دەیان بینم بە هەناسە بڕچەیەکەوە خۆی لە نزیکمەوە فرێدا سەر زەویەکە و وەکو ئەوەی هەفتەیەکە ئاوی نەخوارد بێتەوە ئاوەکەی نا بەسەرەوە پاشان بۆ ئەو پڕۆی قاچی خۆی پێبەست بوو چەمایەوە دووبارە توندی کردەوە لەو تۆز و قوڕەی پێوەی لکابوون خاوێنی کردەوە دەمە و خۆر ئاوا سەری بۆ ئاسۆ خوێناویەکە هەڵبڕی و گوتی هەچ کاتێک دەمە و خۆر ئاوا بڕوانمە ئاسمان قیامەتم بی دەکەوێتەوە خۆر ئاوا بوون کۆتایی ژیانم پێڕادەگەێنێت منسوور ئەم هەموو خەمە چییە لەمە و دوا دەتوانی پێم بڵێی دۆڕاو دواتر دەستی بە چڕینی گۆرانیەکی میلی تورکستانی کۆن کرد خۆشەویستەکەم شەوگار بە ئەستێرە چندراوە دەناڵێنێ وەکو دیلێ لە تاریکایی پرتس و غەم وەک ڕووساری کەنیزەچێ ڕەش پێستێکی ڕەشتەواوە هاتبێت لە وڵاتی بەنەنداوە خشلەکانی هەزان باون بەڵام هەردەم درەوشاون چاوانم هێشتا بە سرودی خۆش دەچرپێنن بەسەر ڕوخساری ڕووناکت خۆشەویستەکەم ئەستەمە ویساڵی من و تۆ شادی من لەسەر بەرزایی بینراوە هەرگیز بەیداخی خۆی هەڵ نەداوە بە دوای ئازادی خۆم داوێڵم ئەو داڵی شکۆمەندی و پاکیم بەگاڵتەیەکەوە گوتم خۆشەویستەکەت پێوەژنێکە 40 ساڵی تێپەڕاندووە بێگومەن ئێستا ئەو لە خەوێکی قوڵدا دەپڕخێنێ منسوور بە خەمباریەکەوە ئاوڕێکی لێدامە و گوتی پێم نەگوتی ئیشی خۆیانیان کرد و هەستێ ناوچەکەیان لێک جوداکردنەوە ئەوان ئێستا لە ناوچەکانی دیکەدا خەریکی خراپەکارین لە کاشگەر و ئۆرمچی برەو بەدەسەڵاتەکانیان دەدەن ئایا دەزانی قۆنسڵگەریەکانیان پیاوان دەکڕن پیاوان دەڕفێنن و دەیان کوژن تەنانەت زێر و زیویش دەکڕن هەر بۆیە نرخەکان بەرز بوونەتەوە ئایا دەزانی ئەوان ئابووری و ڕامیاری و ئاینیان شێواندووە و ویژدانی هاوڵاتیانیشیان کڕیوە بەڕاستیەوە ناوچەی ئێمە پەنامان بۆ بردبوو قایم بوو هیچ کەسێ نەیدەتوانی پەلامارمان بدات چونکە ڕێگەکانی سەخت بوون هەرچ دەستە و تاقمێک دوژمن بینارد بایەتە سەرمان بە تەواوەتی لە ناومان دەبردن دەستێکی باڵامان لە ڕێخستنی گردە سەربازیەکان و ڕێخستنی شەڕی پارتیزانیدا هەبوو دەسەڵاتداریەتی دوژمنیش هەوڵێکی زۆری بۆ لە کەدارکردنی ئێمە دەدا هەواڵی چەواشەکارانیان لەبارەی ئێمە و بڵاو دەکردەوە وای پیشان دەدا کە هیچ بایەخێک بە بەرگریەکانی ئێمە نادەن بەڵام عوسمان باتۆر سەرکردایەتی کردەیەکی لێهاتوانەی کرد بە کۆمەڵێکی زۆرەوە هێرشمان بەرەو ئاڵتای برد توانیمان داگیری بکەین و دژمنی لێوە دەربنین ناپاکان و کلکەکانیشان هەڵاتن ژەنەڕاڵ عوسمان توانی دووبارە زاڵ ببێتەوە بەسەر ناوچەکەدا لەو ڕۆژەدا منسوور بزەکەوتەوە سەر لێوەکانی و گوتی بەختی بێوەژنەکەمم باش بوو وەخت بوو دووبارە بێوەژن بکەوێتەوە چوینە ناو شارەکەوە ژنە باڵا پۆشەکان بە گۆرانی چڕینەوە پیاوانیش بەدەم دروشم گوتنەوە منداڵان بە سرودی ورە بەرزیەوە پێشوازیان لە ژەنەڕاڵ کرد هەرچ کاتێک سەرکەوتنێکمان بەدەستێنابا ڕووی ڕاستی وڵاتەکەمان دەردەکەوت و دەگەشایەوە منارەکان شەوقیان دەدایەوە دەنجی ئەڵڵاه و ئەکبەر و سوبحان اللهیان لێبەرز دەبوویەوە و هەز دەکەم باپیرانمان فارابی و بەیرونی و بوخاری و ئیبن سینا مێزەرەکانیان پێچاوەتەوە و لەسەر لێواری ڕێگاکان وەستاون ڕێز لە تێکۆشانمان دەگرن و بەخێر هاتنەوەمان دەکەن هەز دەکەم سەر لە نوێژ کۆمەندی جارانمان دەبوژێتەوە دڵم پڕ لە متمانە و ڕۆحیشم هیوا دەبەخشێتەوە بەشی 16 لاپەڕا 1970 منسوور دەرغا مینگەمینگێکی لێوەهات ئێمە وەکو خنکاو واین کە بە هەردوو باڵەکانی بربەرەکانی مەرگ دەکات ڕایدەوەشێنێ و بەهێز دەبێت و بەلاوازیە و پاڵ بە شەپۆڵەکانەوە دەنێت پاشان دەچێتە قوڵاییەوە لەوێیش لە تاریکاییە نادیارەکانی بن دەریاوە بە بێدەنجی و خەمەوە ماڵ ئاوایی لە ژیان دەکات ئای مستەفا حەزرەت ئەوە ژیانی ئێمەیە
پێدوایە کەسێک لە دوای مردنمان یادمان بکاتەوە؟ مەنسوور دەرغا قسەی دەکرد دەویست ڕۆڵی خنکاو ببینێ لە کاتێکدا ئەو لە تەنیشتمدا دانیشت بوو بە خەیاڵی خۆی بەو پەڕی ورە بەرزیەوە مەلەوانی دەکات پاشان وەکو ئەوەی بەڕاستی ڕوبەڕووی شەپۆڵەکان بوو بێتەوە بە هەناسە برچەیەکەوە کۆتا پرسیاری کرد منیش وەرامم دایەوە یادکردنەوەی ئێمە چ نرخێکی هەیە لە کاتێکدا ڕاستی بە ڕوخساریدا دیار بوو گوتی نرخێکی زۆر گەورەی هەیە نرخی چی هەیە ئەگەر خەڵکی ئێمەیان لەبیر کرد مانای وایە ئەو بابەتە لە پێناویدا تێدەکۆشین مردووە شانم هەڵتەکاند و گوتم بابەتەکان بە مردنی پیاوان نامرن مەنسوور بەگاڵتە جاڕیەکەوە پێکەنی و گوتی هیچ بابەتەک بەبێ بوونی پیاوان دروست نابێت خۆجە نیاز ژەنەڕاڵ شەریف میری قۆمۆڵ هەمووان مردن ئێمە نە میرین و نە ژەنەڕاڵ بەڵام بابەتەکە زیندووە چاوەڕوان بە قسەم پێ مەبڕە ژنی یەکەمم مرد و بێوەژنێکم خواست بابەتەکەش هێشتا زیندووە بەڵام جێداخە تا ئێستا بربەرەکانی شەپۆڵەکان دەکەین پێدوایە بگەینە کەناری ئارامی یان کەشتی ئازادی دەمانکاتێ یان لە قوڵایی تاریکاییە بێدەنگەکاندا تووشی مرگ دەبینەوە ئاڵتای لەژێر دەستماندا بوو لە کاتێکدا عوسمان باتۆر سەرقاڵی خۆ ئامادەکردن و چەکدارکردنی پیاوەکان بوو شۆڕژێرەکان لە هەموو ناوچەیەکی ژێر دەسەڵاتی دوژمنەوە یان لەو شوێنانەی لەژێر ڕکێفی ناپاکەکاندا بوو بە خێرایی دەهاتنەوە لامان بازرگانەمە پوچەکان کە بەبێ پارە بەکاردەهێنران بۆ دروستکردنی ڕێگەوبان و لێدانی سکەی شەمەندەفەر تەنها ژەمە خواردنێکیان دەدرایە ئەو زانانەی تووشی چەندان ئەشکەندە و سوکاتی کرابوونەوە پەیوەندیان پێوە کردین ڕۆژێکیان بە سەربازەکانیانەوە هاتن عوسمان باتۆر پێشبینی ئەمەی کردبوو ئەم جارەیان بە ژمارەیەکی زۆرەوە هاتن وەکو لافاوێکی بەخڕ دایان بەسەر ئاڵتایدا بە چەک و کەرەسەیەکی زۆرەوە هاتبوون شەڕێکی قورسی خوێناوی ڕوویدا هەردوو لامان تووشی زیانێکی گەورە بووینەوە بەڵام دەستیان بەسەر ئاڵتاییدا گرتەوە ئێمەش دووبارە بۆ چیاکان گەڕاینەوە بۆ باریکۆڵ کشاینەوە و کردمانە ناوەندی هێزەکانمان عوسمان باتۆر دەیگوت تاکو مردن خەبات دەکەین مەنسوور بزەی هاتێ خوێن لە سەرم فیچقەی دەکرد ئەویش دەستی بە تیمارکردنی کرد و گوتی وا هەز دەکەم بە هێواشی دەمرین لە کاتێکدا فرمێستک لە چاومدا قەتیزما بوو گوتم باوەڕت بە زیندوو بوونەوە هەیە مەنسوور چاوە پڕ لە خەمەکانی بە ئاسۆ دوورەکاندا کە سارد و سڕی پێوە دیار بوو جێڕا پاشان وتی من باوەڕم بە زیندوو بوونەوە هەیە بەڵام ئێمە لە قیامەتدا وەکو کانیاوێکی زوڵاڵ بە دڵێکی سافەوە زیندوو دەکرێنەوە ڕق و کینەمان لەگەڵدا زیندوو ناکرێتەوە من زۆر ڕقم لە دوژمنانە کاتێک ئەم ڕقە لە ژێر خاک بندرێ من لەذەتێکی گەورە لە دەست دەدەم لە پەروەردگار دەپاڕێمەوە بە ڕق و قینەوە زیندوم بکاتەوە ئەم شەیتانانە گوناهی وا گەوریان ئەنجام داوە کە بە خەیاڵدا نایەت ئای مستەفا لەبیرتە لە یەکێک لە شەڕەکاندا هەندێک کەسمان بەدیل گیراین لەبیرتە بەستیانین بە زرێ پۆشەکانەوە لەبیرتە چیە بڕچەی نیشان شکاندنیان بە گوێ و چاوەکانیانەوە دەکردن سوکایەتیان دەکرد و دەیان گوت دوا شۆڕژجێر بەڕی خۆڵەی دوا سەرباز هەڵبواسن هەر بەڕاستیش هەندێ زانەی شۆڕژجێریان بەڕی خۆڵەی یەکێک لە ژەنەڕاڵەکانمان هەڵواسی دەبێت بەمانە بگوترێت مرۆڤ تێکشکانەکەمان کاریگەریەکی زۆر سەختی کردە سەر دەروونمان دۆستەکانیش لەگەڵ فەرمان ڕەوانوێ چینیەکە لەسەر ڕیشە کێشکردنمان هاوپەیمانیان بەست ئەم لاو ئەولامان کرد هیچ دۆست و هاوپەیمانێکمان بەدی نەکرد عوسمان باتۆر سەری بەرەو ئاسمان هەڵبڕی و پەنجەی شایەتمانی ئاماژەی کرد و گوتی ئەومان لەگەڵە تێکۆشەرماندوەکانیش کە خوێنیان لێدەچۆڕا و بە ئازارەوە دەیان ناڵاند بە یەک دەنگ هاواریان کرد ئەڵڵاهو ئەکبەر دەمە و ئێوارەیەک مەنسوور دەرغا گوتی بەرەو قوڵایی چیاکان هەنگاو هەڵدەگرین گەڕانەوە و نەگەڕانەوەمان بۆ شار نادیارە ڕاتیە پیاسەیەکی بچوو بکەین دەمەوێت سەرێک لە خێزانەکەم بدەم
تۆش ناتەوێت ژن و کوڕەکەت ببینیت؟ ڕاستیەکەی من زۆر خولیای بینی نەجمەت اللەیل و کوڕەکەم بووم کە ئێستا هەراش بووە، بەڵام ئێمە دەربەدەر کراوین، شۆڕش جێڕین. ئەگەر بکەوینە دەستی دوژمن بێگومان چارە نووسمان مردنە. بە دڵە ڕاوکیەکەوە هاوڕام کرد. شارەکە وەکو کێڵگەیەکی مرگ دەهاتە پێش چاومان. مستەفا، تۆ لە مردن دەترسی؟ با بڕۆین بە دزیەوە دەچین. ئەو دنیا نوێ دەبینین کە دوژمنان دروستیان کردووە لە شاردا. ئاڵاو دروشمەکان دەبینین، شار بەدەم ژینگێڕان و ناڵەی ماڵ ئاواییەوە دەبینین. مستەفا، شارەکانیش وەکو مرۆڤ خەمبار دەبن و ئازار دەچێژن، شعر دەڵێنەوە و لە ڕوومەتی خۆیان دەدەن. شار گیاندارێکی زیندووە، وەکو مرۆڤ وایە بڕوان پێ بکە. ڕێگە دوورەکەمان بەبێ پێناز بڕی. جارێک جلی شوانمان لەبەر دەکرد، جارێکیش وەکو سوالکەرێک کە بە دوای پاروەنانێکدا بگەڕێ خۆمان پیشان دەدا. جاری واش بووە لەگەڵ کۆڵبەر و کرێکاری بیناسازیدا کارمان دەکرد، یان بەشداری خۆ پیشاندانێکی پڕهات و هاوارمان دەکرد، یان لە بەردبارانکردنی شۆڕژجێرێکی ناپاکدا بە ئابڕوو ڕۆڵمان دەبینی. بەڵام نەمان دەهێشت ئەو بەردەی دەی هاوێن بەریان بکەوێت. لە شوێنە قەرەباڵغەکانیشدا بەردمان دەگرتە سەر و جێلاکی سەربازەکان، جا سەربازی دوژمن باە یان تورکستانیەکی ناپاک. دنیا تەواو شێوا بوو، بە شێوەیەکی سەی چوو بووە بەیەکدا. قورئان و تەفسیری قورئان، کتێبەکانی فەرموودا، بە تایبەت کتێبەکەی بوخاری باوە گەورەمان، جگەل لەوانش کتێبە فقهی و عەقیدەیەکان زۆربەیان دڕێنرابوون و فرێدرابوونە سەر شەقامەکان. سەربازەکانیش ئاگریان تێبەردەدا و خۆیانیان لە سەرما و کڕێوەدا پێگەرم دەکردەوە. لە دواییدا و دوای چەند شەوێکی پڕووکێن گەیشتینە ئەو ماڵەی ژنەکەی مەنسوور دەرغای تێدا نیشتەجێ بوو. کەمێک پێش خۆر ئاوە بوون گەیشتینێ. یەکەم جار مەنسوور چوە ژوورەوە، بە دەنگێکی بەرزدا قاقای پێکەنین و وەخت بوو بەسەر پشتدا بکەوێ. وەرە مستەفا سەیرکە، ژنەکەم جلی ئابڕووی فرێداوە. گوێم لە ژنەکەی بوو، بە دەنگێکی تێکەڵ بە گریانەوە گوتی: مەنسوور، گەڕایتەوە؟ پێم وابوو مردوویت، ئەوە چیت لەبەر کردووە؟ ئەویش لە کاتێکدا لێی نزیک بووەوە و گوتی: نەفرەتی پەروەردگار لە شەیتانەکان. ئەوان لەسەر شەقامەکەدا لەچکەکەیان دەڕاندم، هەمان شتیان لەگەڵ هەر ئافرەتێکی باڵاپۆشدا دەکرد کە بە باڵاپۆشیەوە لە ماڵ هات بێتە دەرەوە. عەبایەکمیان برد، ئاگریان تێبەردا، نەک هەر ئەوە، بەڵکو مەقەسیان لە جلەکانمدا و کورتیان کردەوە، قۆڵەکانیشیان کورت کردەوە. ئەوان پێشکەوتن و شارستانیان بۆ ئێمە دەوێت. دیمەنی بێوەژنەکە بەجلە ڕەشە کورتکراوەکەیدا بە قۆڵە کورتکراوەکانیەوە کە تا بن هەنگڵی کورتکرابیەوە بە قژە شۆڕەکەیدا بە شێوەیەک لە دڵمدا چەسپا کە هەرگیز لە بیرم ناچێتەوە. دیمەنێک کە لە یەک کاتدا مایی پێکەنین و نیگەرانیش بوو. مەنسوور ژنەکەی گرت و گوتی: ئەمێ تورکستانی نوێ. ژنەکەی هەستی بە شەرمەزاری دەکرد، بە کوڵ دەگریا. بەڵام مەنسوور بە سۆزەوە باوەشی پیا کرد و گوتی: خەم مەخۆ ئازیزەکەم، زۆرمان نەماوە، ئێرە بەجێ بهێڵین و دەڕۆین بۆ ئەو جێگەی ئافرەتان ئازادن لەوەی چ دەپۆشن. ئازیزەکەم، لە چیا قورئانی دڕاو نییە، کەسیش ناوێرێت پێ بە سەحیحی بوخاری دابنێت. مەنسوور دەرغام بەجێهێشت بەو هیوایی سبەی بیبینمەوە. هەستم دەکرد زۆر تامەزرۆی بینینی نەجمەت اللەیل و کوڕە خۆشەویستەکەمم. ئێستا ئەو کەوتووەتە سەر پێ و دەتوانێت بە ناوی خۆمەوە بانگم بکات. ئای کە ئەم کوڕە جوانم خۆش دەوێت. شەوی شار ترس و لەرزی پێوە دیار بوو. هاتوچۆ تاکو بەرەبەیان قەدەغە کرابوو. شارەکە جممەی دەهات لەسەر و فیساڵی نامۆ کە پێشتر لێرە بوونیان نەبوو، لە ئافرەت و پیا و منداڵ. ئەوەی بیستمان ڕاست دەرچوو. دوژمنان دەستیان دا بووە کۆچکردنێکی بەرفراوان بۆ تورکستان. لە هەمان کاتدا سەدان هەزار کەسیان لە ڕۆڵە ڕەسەنەکانی تورکستان دوور دەخستەوە و دەستیان بەسەر دامەزراوە شوێنە بازرگانی و کێڵگەکاندا دەگرت. خانوو دامەزراوەی نوێ و جێگەی لەشفرۆشیان بۆ هاوردە نوێکانی خۆیان ڕۆدەنا. لە ژێر ناوی ئازادیدا کاروانی سۆزانیە چینیەکان سەرتاپای وڵاتی گرتبووە. بە چەندان زمان قوتابخانە و یانە و شەقامەکان پڕ لە نامیلکە کرابوون
کە بە تایبەتی بۆ وڵاتی ئێمە نووسرابوونەوە و باسییان لە مافی چارەی خۆنووسینی گەلان دەکرد باسی تێکۆشەرانێکیان دەکرد کە هەرگیز گوێمان لە ناویان نەبوو عوسمان باتۆر و خۆجەنیاز و سەرۆک عەلی خان بە جەردە و ڕێگر لە قەڵەم دەدا فەرمانڕەوا نوێیەکەش کە تەتەریەکی هاوردە بوو بە شان و باڵی ئەواندا هەڵدەگوت و جێی عەلی خانی گرتبووە بە تێکۆشەرێکی نەتەوەیی ڕزگاری گەل هاوڕێی پێشکەوتن باوکی ئازادی خوازان وێنا دەکرد ئەمە ئەو شارە نییە کە من دەمناسی نە پیاوەکانی ئەو پیاوانن نە ئەو شێوەزارەی لە شەقامەکاندا گوێم لێی دەبێت شێوەزاری ئەو شارەیە نە منداڵەکانی هەمان منداڵن ئەم ئافرەتە ڕوتە داپۆشراوانەش ئافرەتانی ئەم شارە نین دوجار ڕووە و ئەو شوێنە چووم کە هاوژینەکەم تیایدا نیشتەجێ بوو دڵە خەماویەکەم لە خۆشی بینینی دایک و کوڕەکەیدا ترپەی خۆشی لێدەدا کاتێک دەڕوان من ڕوخساری نەجمەت اللەیل هەز بە ئارامیەکی گەورە دەکەم بە هێواشی چەند جارێک لە دەرگاکەمدا گوێم لە تپەتپی چەند هەنگاوێکی قورس بوو کاتێک دەرگای لێکردمەوە و واقم ڕمە تۆچێی بە دەموچاوی پڕلەقینەوە سەیرێکی کردم دەموچاوێکی گۆشتن و زۆر سوور قژی سەریشی کەمێک تاڵە سپی تێکەوت بوو پاشماوەی شۆربا بە سمێڵە زلەکەیوە دیار بوو گوتی نازانی من چێم هەمووان دەمناسن من سەرداری ئەو کرێکارانم کە گەورە شۆڕژگێڕەکانیان دەستگیر کرد بە هەڵسوکەوتیدا دیار بوو کە کەسێکی نەخوێندەوارە سەرڕای ئەوەی بە زمانی وڵاتەکەم قسەی دەکرد بەڵام بەڕوخسار و سەر و فیساڵی ڕوانینە پڕ لەقین و ئاکارە زبرەکەیدا دیار بوو کە کەسێکی بێگانەیە پێدەچێت تۆ ڕێگەت ون کرد بێت ئەمەی گوت و بە توندی دەرگاکەی پێوەدا ئای ماڵی زمان لاڵم خۆزگە هەواڵ دەرێک هەواڵی ماڵ و منداڵی بۆ هێنابام لێرەدا دێرە شەعرێکی نابیغەی زیبانی دەڵێتەوە دیارە ئەوەش جۆرە داگیرکردنێکی بچووکە ترسێکی نادیاریش ناخی دەهەژاندم دەبێت هاوژین و کوڕەکەم بۆ شوێ ڕۆیشت بن دەبێت بە تێڕامان و هێمنیەوە هەڵس و کەوت بکەم ئەگەر نا دەستگیرم دەکەن ئەگەر دەستگیر بکرێم بەرەو بەندی خانەم دەبەن و بە درێژایی ژیانم لێی نایەمە دەرەوە سەرڕای ئەو دڵە ڕاوکەی زاڵ و بەسەر ڕۆحمدا و ئەو هەڵچوونە گەورەی دڵی دەسووتاندم بەڵام من ئارامم گرت و بێدەنجیم هەڵبژات بەناو گەڕەکە کۆنەکەدا گوزەرێکم کرد دیاربوو نیوەی گەڕەکەکە ڕووخا بوو هەندێ لە هەژارانی گەڕەک دەمناسن ژن و کوڕەکەشم دەناسن خزمێکی پیرمان لەوێ کارگوزاری مزگەوتێک بوو ئەو سەرتاشەی کە سەرتاشخانەکەی لە سەری کۆڵانەکەماندا بوو باش دەیناسیم ئەو قژی زێڕینی کوڕەکەمی دەتاشی خۆزگە چەند تاڵە موویەکی قژە سەری کوڕەکەمی لەلا بێت مزگەوتەکە داخرا بوو هیچ ناسیاوێکم نەبینی چوومە لای سەرتاشەکە کە خەریکی قشتاشینی کەسێک بوو سەیرێکی کردم و چاومان بە چاوی یەک کەوت بەڵام ئەو گوێی بەبوونی من نەدا وا دەرکەوت ئەو حەزی بە ئاخافتن نەبوو لەگەڵمدا بیرم کردەوە چی بکەم باشە با لەسەر ئەو تەختەدارە کۆنێ دانیشم چی دەبێت با ببێت تێبینی ئەوەم کرد کە بە خێرایی کارەکەی تەواو کرد و حەق دەستەکەی خۆی وەرگرت کابراش ڕۆیشت ئاماژەیەکی بۆ کردم منیش لەجێ ئەو پیاوەی ڕۆیش دانیشتم چی ڕوویداوە مام عەبدولخالق لە کاتیدا ئەو سەرقاڵی تاشینی قژە پڕەکەم بوو گوتی چی تۆی هێناوەتەوە ئێرە پیاوانی عوسمان باتۆر هەر چ کات دەست بەسەر بکرێن یەکسەر دەکوژرێن چۆن بۆ ناو شار هاتووی دەبێت بە زووترین کات ئێرە جێبهێڵی ئەگەر نا ژیانت لەدەست دەدەیت بەگاڵتە جاریەکەوە گوتم چی ڕوویداوە نازانم بەڵام من سەرتاشێکم دەمەوێت بژیم نەجمەت اللەیل بۆ شوێ چووە هەڵات بەسەر سوڕمانێکەوە ئاڕوم لێدایەوە بێ ئەوەی هیچ لەبارەیەوە بزانم منداڵەکەی بردوو هەڵات زەوی سوڕایەوە مەقەسەکەش بە خێرایی دەنگە دەنگێکی لێوە دەهات کە زیاتر دەیشڵەژاندم عەبدولخالقیش دەرچی بە ئازار و خەمەکانی دەکردم کە وەخت بوو شێت بم مستەفا بە لێزانیەوە هەزوو کەوت بکە ئێمە لە زەمانێکدا دەژین کەس ڕەحم بە کەس ناکات کەس پەروەردگار ناناسێت فیشقاندم ژنەکەم بۆ شوێ چووە پێدەچێت ڕێگەی قۆمۆڵی گرت بێتە بەر بۆچی قۆمۆڵی هەڵبژاردووە ئەمە ئەگەر بە سەلامەتی گەیشت بێتە قۆمۆڵ خێزانەکان هەر یەکە و بەلایەکدا پەرتەوازە بوون وڵاتەکەمان دەستێکی ئەفسوناوی گەورەی پێگەیشتووە
گاڵتە بە خەڵکەکەی دەکات تێکەڵ و پێکەڵیان دەکات و دەیان گوشێت پاشان بەڕاست و چەپدا فڕیان دەدات نازانم چی بڵێم چۆنت بۆ دەرببڕم باشتر وایە ئەم ناوچێ بەجێ بهێڵیت چونکە بە تەواوەتی کەوتووەتە دەستی دژمن شتی وا ئەستەمە ڕەنجی زەرد هەڵگەڕا و شڵەژا پاشان گوتی مستەفا دەنگت بەرز مەکەرەوە ئێمە گەلێکی بچووچین و لە هەموو لایەکەوە بەڵامان بۆ دێت ترس لە هەر چوار لاوە دەوری دابین ماوەیەکم لە ژێردەستی عەبدولخالقدا بەسەر برد پێش ئەوەی لەسەر تاشخانەکەی بچمە دەرەوە هێمایەکی دوژمنی بەسەر سنگمدا گیر کرد و گوتی ئەم هێمایە لە زۆر سەرێشە دوورت دەخاتەوە لە سینگمم کردەوە و فڕێمدایە ناو قژە تاشراوەکان و تفێکم تێکرد و خستمە ژێر پێڵاوەکانمەوە پاشان ڕۆیشتم بۆکوێ بچم من لە نیشتیمانی خۆمدا نامۆم خاچێک کە هی خۆم نییە دۆستەکانم هەڵدێن ژنەکەم لە ناو ئەم ڕووداوە گەورانەدا نقم بووە باشتر وایە بگەڕێمەوە لای مەنسوور دەرغا و ئەم شەوی لەگەڵدا بەسەر بەرم کاتێک چوومە ماڵی مەنسوور دەبینم لە سوچێکدا دانیشتووە و ژنەکەشی لە بەرامبەریەتی شیوەکەشیان هیچ دەستێک بەری نەکەوتووە مەنسوور بە بینینی لە ناکاوی مندا گەشایەوە مەنسوور بە نیگەرانیەکەوە تەماشای کردم منیش پێم گوت کەسم نەدۆزیەوە سەری لە قاندەوە و گوتی کەوا بێ خۆی و کۆرپەکەی ئێرەیان بەجێ هێشتووە بەڵێ بەس کەس نازانێت بۆ کوێ ڕووساری مەنسوور سوور هەڵگەڕا لێوەکانی هاتنە لەرزین و گوتی ئەمە باشترە نەمزانی مەبەستی چییە بەڵام لە کاتێکدا وەخت بوو خەم دڵی لە توپەت بکات گوتی نازانی ژنەکەم لە دەستی تیاچون و مردن قوتاری بوو بەڵام نرخەکەیدا نرخی چی لە کاتێکدا میوانداری دوژمنانی دەکرد تێگەیشتی ئەوان هاتن بینیم بە مەستی دەهاتنە ژوورەوە تێگەیشتی من وەکو مشکێکی تۆقی و لە سوچێکدا خۆم حەشاردا بوو نەبادا یەکێکیان بمکوژن ئەویش ژنەکەشم لەگەڵیاندا دەستی بە گاڵتە و گەب کرد ماچی دەکردن لە پێناوی مندا ئەو وای گوت قسە بکە ئەی سۆزانی بەڕێز بە دەنگێکی بەرزدا پڕمەی گریان و گوتی ویستم بمرم بەڵام غیرەتم نەبوو بە زۆر دەست درێژیان کردە سرم هیچ شوێنێکم شک نەبرد پەنای بۆ بەرم پەروەردگارە بۆ نام بیتەوە بەزەید پێمدا بێتەوە مەنسوور ئەوان هەمان شتیان بەرامبەر بە کچ و خێزانی زانا گەورەکان کرد من بڕوا ناکەم ڕاستی ببینم هەردەم خەیاڵم وایە خەون دەبینم مەنسوور دەرغا برژانگەکانی بە فرمێسکتەر بوون بەڵام دەیویست گاڵتەیەکی ترسناک بکات باشە ئەم شەو وەکو میوانێکی بە ئابڕوو لێرە شەو دەکەینەوە لە لای تۆ ئەی سۆزانی بەڕێز سبەی بەجێت دێڵین تۆم تەلاقدا تۆ چی بڵێم گلەیی لەسەر چێە سەیرێکی زەوی کرد و چاوی بەرەو ئاسمان هەڵبڕی تەماشایەکی کردم و وەکو شێت دایە قاقای پێکەنین بەشی حەفدە لاپەڕا 211 لە کاتێکدا ئێمە لەسەر ڕێگای گشتی بووین مەنسوور دەرغا مینگاندی بیرم لەوە کردوێتەوە سنوورێک بۆ ژیانی خۆمدا بنێم بەڵام من خۆکوشتن بە ترسنۆچی و هەڵاتن دەزانم پێچەوانی ئەو بنەما گشتیانەیە کە لە ئاینەکەماندا فێری بووین زۆر ناڕەحەتم بەوەی شەڕەکە و ئابڕووم لە یەک کاتدا بدۆڕێنم زۆر لە پێشچاوی خۆمدا بچووک بوومەتەوە وام خەیاڵ دەکرد کە من بەرپرسیاری ڕاستە و خۆم لەو شتانی ڕوویاندا تەنها خۆم بە بەرپرسیار دەزانم من وای دەبینم مەنسوور لە حاڵەتێکی کەساسی وادا بوو کە جێی بەزەیی پێهاتنەوە بێت ڕەچاوی ئەو بارە دەرونیە سەختەیم دەکرد کە لە ژێریدا دەیناڵان هەموو شتێک لە پێش چاوی ئەودا دادەڕووخا شۆڕەش پیاوە بە شەڕەفەکان منارە و گومەتەکان ئەو ڕەوشتە ئیسلامیانەی کە لە ساییدا ژیا ژنەکەی کە بە ناچاری دەبێتە سۆزانی هەرچەندە ئازار و خەمەکانم لە خراپیدا لە ئازارەکانی ئەو کەمتر نەبوون بەڵام پێم گوت تۆ خۆت دەخەیتە ژێربارێکەوە کە هەڵگرتنی لە توانەی تۆدانیە تۆ چێی تا بەرپرسیار بیت لەو هەموو ڕووداوانەی لەم وەختە ناڕەحەتەدا ڕوویاندا
تۆ چیت تا بەرەنگاری دوژمنان ببیتەوە؟ منسوور تۆ کەسێکی لاوازیت و بە ئەرچی خۆیشت هەستاویت. دەکڕوزایەوە هەردوو چاوی بڕی بۆ ڕێگە بەرفراوان و درێژەکە و گوتی ئەرکەکەم ها تا ئەو ڕۆژەی دەمرین ئەرکمان لەسەر شانە، مادەم زیندویت دەبێت شتێک بکەیت. ڕۆژێکیش هەستت کرد وەڕز بوویت و ئەوەی پێی هەڵدەسیت هیچ سوودێکی نییە، ئەو کات بزانە ناپاچیت لە سپاردەکە کردووە. زانیم بابەتی ژنەکەی زۆر کاری تێکردووە. گوتم هەر ژن زۆرە. پێکەنینێکی هیستریانەی کرد و گوتی وڵاتەکەم ئابڕووی هەتک کراوە، نازانم چۆن ئێمە دەژین، دەخۆین، دەنوین و چە دەخینەوە. لە دوورەوە خەڵکێکی زۆرمان بینی، پاچ و خاکەنازیان بەدەستەوە بوو. پیاوانی پۆلیسیش دەهاتن و دەچوون، پرسیارمان لە ڕێبوارێ کرد ئەوە چییە؟ دوژمنان دەیانەوێت دەست بەسەر مزگەوتدا بگرن و بیکەنە گەنجینێک بۆ مادە خاوەکان. مامۆستای مزگەوتەکەش لە پێش دەرگا وەستاوە و ڕێگری لەو کاریان دەکات. ئەوانیش مامۆستاکەیان برد و بەستیانە ناوقەدی درەختێکی بەرامبەر مزگەوتەکەوە. ئێستا سوکاتی پێدەکەن، تفی تێدەکەن، بە چڵەدار لی دەدەن، خوێن لە جەستەیدا دەچۆڕێ. لە ڕێکردن وەستاین. منسوور گوتی بۆچی ڕاوەستای؟ دەبێت ڕێگەیەکی تر بگرینە بەر. منسوور پێکەنینێکی تر سناچی کرد و گوتی چەک و کەرەسەم پێیە، هیچ هێزێکیش ناتوانێت لەوەی بەرەو پێش بچم ڕێگریم لێ بکات. ویزە و بڕێک گولەی لەژێر پاڵتۆ شڕەکەی شارد بووە. پێش ئەوەی ئاگادار ببمەوە چی دەکات، بینیم لە پشتەوە بەرەو مزگەوتەکە چوو خۆی حەشاردا. بە دوایدا چوون بۆ ئەوی بیگەمێ، بەڵام نەمبینیەوە. لە کاتێکدا کۆمەڵە گەنجێک لە مامۆستای مزگەوتەکەیان دەدا، بە گاڵتەجاری و قاقای پێکەنینەوە سوکاتیان پێدەکرد. دەست درێژێک کرا و سێ لە گەنجە لە نزیک مامۆستا بەستراوەکە بەربوونەوە خوێنیان ڕژا. مامۆستا ستەم لێکراوەکەش هاوارێکی کرد ئەڵڵاه ئەکبەر، ئەمە تۆڵەکردنەوەی پەروەردگارە. خەڵکەکە بۆ سەرەوەی مزگەوتەکە سەریان هەڵبڕی. مستەفا دەرغا لە سەربانی مزگەوتەکەوە لە نێوان گومەت و خوارەوەی منارەکەدا ڕاوەستا بوو. تەنها لولەی چەکەکەی و سەری لێمەوە دیار بوو. گوێم لێ بوو پڕ بە گەروی هاواری دەکرد ئەی سەجینە، ئەمە ماڵی پەروەردگارە، نابێت پێی گڵاوتانی تێبخەن. دڵم کەوت، ترسێکی زۆر دایگرتمەوە. منسوور ئێستا کەوتووەتە بەردەستی مەرگ، خۆی خستووەتە کارەساتێکی ڕاستیەوە. نەمدەزانی چ بکەم. دەست درێژی کرد و گەنجێکی زۆری لێ بریندارکردن. پیاوانی پۆلیس و هەندێک کەسی حیزبی ئاگادار بوونەوە. هاواریان کرد ناپاکە، ناپاکە، دواکەوتووە. منارە و گومەتی مزگەوتەکە درایە بەر دەست درێژی گولە. بێدەنجێک زاڵ بوو. خەڵکێکی زۆر لەوانەی تەماشایان دەکرد بڵاویان لێ کرد. دوای چەند خوڵەکێک دووبارە سەری منسوور دەرغا دەرکەوتەوە و قیڕاندی مەگەر بەسەر جەستەمدا بێنە ناو مزگەوتەکەوە. ئەمە ماڵی پەروەردگارە ئەی بەدخوانە. سەر لە نوێ شەڕە تەقە دەستی پێکردەوە. ژمارەیەکی تر لە هێرشبەران بەربوونەوە. هەندێکیان دەستیان کرد بە وەشاندنی قومبەلەی دەستی. دووکەڵ لە سەربانی مزگەوتەکەەوە بەرز بوویەوە. بێگومان ئێستا منسوور مردووە. دوای کەمێکی تر ئەوان کۆمەچیان پێدەگات. بەڕاستی منسوور شەڕێکی بێ ئاکام دەکات. دەبێت بۆچی ئەم شەڕی کرد بێت؟ دەیان مزگەوت کەوتنە ژێر دەستی دوژمنانەوە. بەرەنگار بوونەوەیان لەم جێگەیەوە هیچ لە دۆخە تاڵەکە ناگۆڕێت. خەڵکی لەسەر شەقامەکان لە خۆشیدا چاوەکانیان فرمێسکی دەکرد. شانازیان بەو پیاوە دەکرد کە لە پشتی گومەتەکەوە بەرگری لە ماڵی پەروەردگار دەکرد. دوای چەند خوڵەکێک جێگەکە سەر لە نوێ پڕ بوو لە خەڵکو و بەبەرد و نەفرەت لێکردن دەستیان بە بەربارانکردنی دوژمنان کرد. شۆڕشێکی بچووکیان لەم شوێنە بچووکەدا لە پێناوی بەرگریکردن لە ماڵی پەروەردگار هەڵگیرچان. دوژمنان جگەل لە کشانەوە هیچ چارێکی دیکەیان نەما. منسوور لە ژوورە چکۆڵەکەیدا لە نزیکی منارەکە ڕاوەستا و پڕ بە گەروی هاواری کرد ئەڵڵاه ئەکبەر، ئەڵڵاه ئەکبەر، ئەسسەڵات جامیعە، ئەسسەڵات جامیعە. لە چاوی داماوستەم لێکراواندا فرمێسکم بینی. مامۆستای مزگەوتەکەم بینی خۆی لە درەختەکە کردەوە و جلەکانی لەبەر کرد و چوو دەستنوێژ بگرێت. منسوور دابەزیە نزیک مینبەرەکەوە و گوتی خەڵچینە، پێدەچێت ئەمە نوێژی ماڵ ئاواییم بێت. سەرباری ئەوەش دەست لە هیچ ماڵێک لە ماڵەکانی پەروەردگار هەڵمەگرن. بەرگری لە هەموو بستێکی بکەن. لە هەموو بەردێکی مزگەوت مانای گەورە دەگەێنێت.
ئەومانە پەروەردگاریەی کە سەدان ساڵە لە ساییدا دەژین دەی با دوور کات نوێژ بۆ پەروەردگار بکەین. هەندێ لە مسلمانەکان دەستیان گرتو بوو بەسەر ئەو پارچە چەکانەی بەدەستی کوژرا و بریندار و هەڵاتوەکانیانەوە بوو. منیش ڕەشاشێک و بڕێکەرە سەم برد لە دوورەوە بە ئۆتۆمبێلی سەربازیەوە کە هێمایەکی دیاریکراویان هەیە هاتن. مزگەوتەکە و ئەوی تێیدا بوو ئاگرباران کران. شەڕێکی نابەرامبەر لە نێوان ئەوان و شۆڕژگەڕەکان ڕوویدا. لە خۆمم پرسی عوسمان باتۆر لەوێ لە باری کۆڵ چاوەڕێ دەکات، بە باشم زانی بکشێمەوە. بە دوای منسوور دەرغایە گەڕام، بەڵام لە پێش دەرگای مزگەوتەکەدا بە فرێدراوی بینیمەوە. چەکەکەی بەلای ڕاستیەوە بوو، دەستەکانی شۆڕ ببوونەوە، ناو گۆماوێکی خوێن. لێی نزیک بوومەوە و بینیم مردووە. کەسانێکی زۆریش لە نزیکەوە کەوتبوون، لەوانەی گول لە کوشندەکانی دوژمن پێکابوونی. مامۆستای مزگەوتەکەش ژیانی خۆی بەخت کرد بوو. ڕدێنە سپیەکەی بە خوێن ڕەن کرابوو. منیش خێرا بۆی دەرچووم. ڕەحمەتی پەروەردگار لە منسوور. باوەڕی وابوو تاکو مردن ئەرگ لە ئەستۆیەتی لە لێواری مزگەوتدا شەهید بوو. لە ڕۆژێکی ڕووناک و لە ناو جەرگەی دوژمندا لە ناپاکانیدا خەڵک بە چوار دەوریدا دەسوڕانەوە. بێگومان ئەو بە ئاسوودەیی شەهید بوو. ڕێگای بەرەو قۆمۆڵ پڕ لە مەترسی بوو. خەڵکی باسی ئەم ڕووداوەی مزگەوت و ناپاکی دوژمنیان دەکرد. باسی ئەو هەڵبژاردنەی ویستیان ساختەی تیابکەن و سەرڕای ئەو ساختەیەش لە بەرژەوەندی میلەتدا کۆتایی هات. بۆیە دەستیاندا فرت و فێڵ و ڕەشەکوژی و ئازادی خوازانیش لە کونجی زیندانەکان بەند کران. میلەت هەموو شتێ دەزانێ. ئەو نووسین و درۆ و شتا تڕوهات و ساختە کاریانەی لاپەڕەی ڕۆژنامەکانیان پێڕەش دەکرێتەوە زۆر ئاشکران و لە هیچ کەسێک شاراوە نین. ئەو ئاهەنگانەی بەناوی ڕێزلێنانەوە دوژمن سازی دەکات، ئەو گوداربێژە قسە زانانە و ئەو دروشمانەی کە بە دیوارەکانەوە هەڵواسراون، هەر هەمویان ڕووی ساختەی دوژمن و داگیرکاری و بەشداربوانی دوژمنان لەو زەبر و زەنگە دەردەخەن. هەر سێ ناوچەکانی ئیلی و ئاڵتای و چوچک کەوت نەژێر دەستی دوژمنەوە. حەود ناوچەکەی دیکەش کە یەکێک لە ناپاکەکانی تورکستان حکمی دەکرد ئەوەی ڕاگەیان کە تورکستانی ڕۆژهەڵات خراوەتە سەرچین. لەو کاتەدا وەکو ئەوەی هەموو ماڵێک لە ماتەمدا بێت ترسیان لێنشتی بوو. چاوەنواری داهاتوێکی ڕەش و تاریکایی پڕ لە مترسی و ناخۆشیدا دەکرد. بەهاتنە ناوەی هێزەکانی چین بۆ جارێکی تر خەڵکەکە زانیان هەلێکی دیکەیان بۆستەم و ڕەشبگیری کەوتوەتە دەست. چونکە ئێستاشی لەگەڵدا بێت یادەوەریە بێزارکەرەکان لە زەینی خەڵکیدا دەخولێنەوە. شۆڕژگێڕەکان بڕیاریاندا بە سەرکردایەتی عوسمان باتۆر بەردەوامی بە شۆڕش بدەن و دەستەیەکیشیان بە سەرۆکاتی محەممەد ئەمین بەغرای سەرهەنگ جێگیری فەرمانڕەوای پێشوو بۆ ئەوەی جیهان لە دەست درێژەکانی چین بۆ سەر تورکستانی ڕۆژهەڵات ئاگادار بکەنەوە، داوای کۆمەکیشیان لێ بکەن ڕووبکەنە دەرەوەی وڵات. شاندەکە دەچوون و گەیشتنە شاری لاداخی سەر بە کشمیر. کەمتر لە چواریەکی شاندەکە بە زیندوی مانەوە. سێ بەشەکەی دیکەشیان بەهۆی شەڕە خوێناویەکانی سەرسنوور لە دژی سوپای چین شەهید بوون. بەهۆی برسێتی و سەرما و سۆڵە و خنکانەوە هەندێکیان پەل و پۆیان بەستی. ماوەی دوومانجی ڕەبق لە نێوان ڕێگەی بەرفراوانی بەفرینی سەخت و تو لە ڕێز ساختەکانی نێوتیاکان بەڕێوە بوون. دەبوو لە 5 ڕووبار بپەڕێنەوە. 200 جار لەو ڕووبارانە پەڕینەوە، چونکە ڕێگاکە سەخت بوو. سەرچاوەی ئاوەکانیش لە شوێنی خوار و خێزدا بوون. بۆی سەرکەوتنیان بەرەو لووتکە بەرزەکانی چیاکان خوێن لە لوتی خۆیان و ئاژەڵەکانیشان بەربوو، چونکە ئۆکسجین لە بەرزاییەکان کەم دەبێتەوە. لە کۆتاییشدا کەمێکیان گەیشتنە سری ناجاری پایتەختی کشمیر. ئەم کۆچیان دیمەنێکی بەرجەستەکراوی ئەو نەهامەتیانیان بوو کە هاوشێوەی نەبوو. ئەو نەهامەتی لە پێناو پاراستنی ئاین و ئازادی و سەربەخۆییدا تووشی میلەتە مسلمانەکەمان بوو. بەڵام من لە قۆمۆڵ نە نەجمەت اللەیلم بینیەوە نە منداڵەکەم. قۆمۆڵ وەکو کەلاوەیەک هاتە پێشچاو کە خەم و ئازار و تاڵی لێ بڕێژێت. خەڵک لە حاڵەتی هێرشبردن و ڕاکردندا بوون. زۆربەی خێزانەکانیش بۆ ئەوەی جێگەیەکی ئارامیان دەستکەوێت دەستی دوژمنیان نەگاتێ بەرەو چیاکان هەڵدێن. ڕێگەی باری کۆڵم گرتە بەر. عوسمان باتۆر بەخۆی و 20,000 شۆڕش جێرەوە لە نێو چیا سەختەکاندا سەربازگەیەکیان دروست کرد بوو. دوای ئەوەی منسوور دەرغام بە خەوتویی بۆ هەتا هەتایی
لە بەردەم دەرگای مزگەوتەکەدا بەجێهێشت بە تەنها گەڕامەوە ئەو بۆ ئەوەی بە خوێنە پاکەکەی خاچی مزگەوتەکە ئاو بدات بە توندترین شێوە ڕوبەڕووی کۆمەڵە و چەک و بیر و باوەڕە ڕوخێنەرەکان کە خاوەنی چەندین جۆر ئامڕازی تێکدان و خراپەکاری بوون بوویەوە بۆ یەکەم جار لە دوای گەشتێکی سەختی پڕوکێن بەنێو وڵاتە خۆشەویستەکەمدا کەمێک هەست بە ئارامی دەکەم دامێنی چیاکان دڵنەوایی و ئارامی دەبەخشی لێرە هەوای خاوێن هەڵدەبژم لە ناخی دڵمەوە تەسبیحات و نزا دەکەم لەسەر ئەو چەکە پێشکەوتوانەی کە لە شەڕەکاندا دەستمان کەوتبوون ڕاهێنانمان دەکرد ئەو چەکانی بۆمان هاتبوو زۆربیان چەکی دەستی بوون و جداوازیەکی زۆری لەگەڵ چەکی دوژمندا هەبوو کە فڕۆکە و زرێپۆش بوون زۆرم پێخۆش بوو نەجمەت اللەیل و کوڕەکەم ببینم کە ئێستا گەورە بووە بیدوێنم و گاڵتەی لەگەڵدا بکەم فێری تیرهاوێژی بکەم ئای دڵ وامزانی تا شەبەردێکی ڕەقی و بەیادی خۆشەویستان هەڵنالەزی سۆزت بۆ ڕۆژانی ئەوین و دانیشتنی خێزانانەی پڕ لە بۆن و بەرامە خۆش بە هەموو مانایەکی جوان و شیرین نییە بەڵام ئەی دڵ تۆ گۆشت و خوێنیت تاوانی من و تۆ چییە داڵغێکی قوڵم بۆ ئاسۆ دوورەکان لێدا ملیۆنان مرۆڤ لە کێڵگە و دارستان و لە وەرگە و کارخانە و سوپاکان دێنمە پێش چاوم لە خەیاڵدا دیقەت لە ڕوخساریان دەدەم بە دوای کوڕە تاقانەکەمدا دەگەڕێم ڕۆڵەکەم تۆ ئێستا لەکوێی فرمێسکەکانم بە خوڕدا دەبارین دڵم لە سایی ئەو ساڵە دوور و درێژانەی جەستە پڕووکاوەکەم لە ژێریاندا دەیناڵاند بە کوڕوزان و تامەزرۆیەوە لێی دەدا هەرچ کاتێک منداڵێکم ببینایە بە تێڕوانینی پڕخەمەکانم ماچم دەکرد سەرنجم دەدایە تا لە پێش چاوانم من دەبوو زۆر جاریش بە دوای دەچووم و هەندێ میوەم دەدایە و پرسیاری منداڵێکم لێ دەکرد بە ناوی نیاز مستەفا حەزرەت پرسیاری دایکی منداڵەکەشم لێ دەکرد کە ناوی نەجمەت اللەیلە ئای دڵ بە خەون و خەیاڵ و خۆڵیا گڕگرتوەکانت کە سەرمای چیاکانیش نایکوژێنێتەوە زۆر ئارام دەدەیت ڕووداوەکانی ڕۆژگار و شەڕە خوێناویەکانیش نەیانتوانی ئێوەم لەبیر ببەنەوە عوسمان باتۆر پیاوێکی ساویلکە و بێ ئاگا نەبوو لە ڕوودا و پێشاتەکان ئەو پیاوێکی قارەمان و دنیادی دەبوو دەیزانی خۆی و ئەو 20,000 چەکدارەی پەنایان بۆ چیاکان بردووە ناتوانن بەرامبەر بە ملیۆنان کەسی دوژمن بوەستنەوە بەڵام ئەو متمانەی خۆی لە چەند مانایەکی پیرۆزدا چڕ کردبووە گرنگترینیان ئەوە بوو ئەم شۆڕشە بە زیندوی بمێنێتەوە و بەردەوام بێت لە تێکۆشاندا ئەو گەلەی لەو دیوی شوورەی ستەم و دامرکاندنەوە بژیت و بە دوای هەواڵی شۆڕشە بەرداوامەکەیدا بگەڕێت دوجار ئەویش شۆڕش هەڵدەگیرسێنێ ژیانی ئەو داگیرکەرانەش کە لە وڵاتدا دەمێننەوە دەکاتە دۆزەخێکی بەرگە نەگیراو بەردەوامی تێکۆشانیش جیهان لە پێناو سەرخستنی کێشەی نەتەوە چەوساوەکاندا دەجوڵێنێت سەرباریەوانەش هەرگیز بە مێشکی عوسمان باتۆر و پیاوانیدا نەهاتووە دەستەوەستان بن بەرامبەر بە دۆڕان و تێکشکانەکاندا لە هەموو بۆنێکدا دەیگوت ئەمە قەدەری ئێمەیە لەسەرمان نووسراوە تاکو مردن چەک دانەنین وا باشترە بۆ ئێمە بچینەوە حزوری پەروەردگار نەک بچینەوە ژێر حکمی دوژمنان پەروەردگاری گەورە هیچ دەسەڵاتێک و هێزێکمان نییە جگە لەوەی کە تۆ پێت بەخشیوین داگیرکەران پێشبینی خراپیان لە شۆڕژێرەکان دەکرد بۆیە شاندێکیان لە بەکرێ گیراوانی خۆیانیان ناردە باری کۆڵ و داوای ئەویان لە نیشتیمان پەروەران کرد دەست هەڵگرن لە پەلاماردانی حکومەتی میلی داوای ئەوەشیان لێکردن لە ئۆرمچی پایتەخت بە مەبەستی خستنە ڕووی داواکاریەکانیان لە لای بەرپرسان ئامادە بن عوسمان باتۆر گوتی چوونی سەرکردەکان بۆ ئۆرمچی مەترسێکی گەورە لە خۆ دەگرێت باشە ئێمە دڵنیا نین لە فرتوفێڵی دوژمنان بچن بۆ ئۆرمچی و داواکاریەکانی ئێمەیان پێڕاگەێنن کە بریتین لە زامنکردنی ئازادیەکان ئازادی بیر و ڕا ئازادی پەرستش دەست هەڵگرتن لە ڕەشبگیری وازهێنان لە دەست بەسەرداگرتنی سامانی تاکە کەسی چارەنووسی میلەت ئەوەیە کە خۆی بەبێ دەستێوەردانی هیچ کەسێک دیاری دەکات عوسمان باتۆر بێ ئاگا نەبوو لە پلان و فرتوفێڵی دوژمنان هەر بۆیە شەو و ڕۆژ ئامادەی شەڕی یەکلاکەرەوە بووین ئەو شاندەستوە ئۆرمچی بێ ئاکام گەڕایەوە لە بەسەرکردنەوەیەکی ماوە کووردا بۆ سەنگەرەکانی چیا کە لەگەڵ ژەنەراڵدا بووم گوێم لێبوو لە بەرخۆیەوە دەیگوت سڵاو لە ئەندەلوس
ئەمە ویستی پەروەردگارە. زۆر تێدەفکرم بۆچی بنیادەمەکان بە ئاشتی ناژین. پێکەنینێکی خەماوی کرد و گوتی خاچی چین بەرفراوانە، مرۆڤەکانیش لەوێ وەکو مێرولە زۆرن، بۆچی چاویان بڕیوەتە سامان و خاچی ئێمە؟ لە بیریان چۆتەوە چیان بەدەستی ملهوڕەکانەوە چەشت؟ مرۆڤ پند وەرناگرێت. لە دوای چەند ساتێکی بێدەنجی گوتی لە ئاەتەکانی قورئانەوە فێر بووم کە بە ئازادی بژیم یان لە پێناوی بیر و باوڕەکەمدا بمرم. پێیدا بە زەویدا و هاوارێکی کرد، دنیا ماوە کورتە، چەند خۆشە ژیانی نەبڕاوە، بۆیە ویستی پەروەردگار وایە قیامەت دوا مەنزڵگەیمانەوە بێت. سرم سوڕماوە لە ململانەی دەوڵەت و تاکەکان لە پێناوی خۆشیەکی بێنرخی سنوورداری ماوە کووردا، بۆیە مردن لە پێناوی پەروەردگار ژیانە. ئەم لاو ئەولایەکی کرد و دەستێکی هێنا بەڕیش و سمێڵە درێژەکەیدا و کوتی ئیمانم بە پەروەردگار هێناوە، ئەمڕۆ خەڵکی خوا ناپەرستن، خەڵکی کڕنوش بۆ هێز و ترس دەبن. ئەمە جیهانی کۆیلەکانە، جا چ ئەوانەی لە بەرلین تێکشکان یان ئەوانەی لە لەندەن و پاریس و ئەمریکا سەرکەوتن. بەشی هەژدە لاپەڕا 225 شتەکانی چواردەورمان بە خێرایی گۆڕانکاریان بەسەردا دێت. خەڵک، چەک، هەڵوێست، نەخشەی جیهان، زۆرێک لە ڕۆڵەکانمان لە ناو جەرگەی دۆڕاندا توانەوە. وشەی نوێ و دروشمی بریقەدار کەوتوەتە سەر زمانیان. کچەکانیش پەنا بە پەروەردگار بە ناپۆشتەیی دەرچوونەتە سەر شەقامەکان. تەوشمێکی ڕاماڵەری بە هەڵەدا بردن و ئابڕوبەر و لادەر هەموو شتێکی پێشخۆی بە ناوی پێشکەوتنەوە ڕادەماڵێت. ئایا ناکرێت خەڵک بە بێستەم و پێشێڵکردنی ئازادیەکان بێ ئەوەی وەکو کۆی لە بدرێنە بەر پێش بکەون و بەرەو شارستانی هەنگاو بنێن؟ دەبێت بۆ ئەوەی فێر ببن ناچار بە کوفرکردن بکرێن؟ بۆچی پێشکەوتن بەدەست لە ململانێ لەگەڵ دادگەری و ئازادیدا بەرەو پێش نەچێت؟ بۆچی جیهان دەست لە ناو دەست و لەسەر ئیمان هێنان بە خالقی بوونەوەر هەنگاو نەنێت؟ بۆچی بوژانەوە بەبێ ڕوودکردنەوەی جەستەی ئافرەتان و زۆربوونی لەشفرۆشی و کاری بە درەوشتی ڕوونەدات؟ بۆچی گەلان لە بری قڕکردن و دەربەدەرکردن و پەرتەوازەکردن و ڕاماڵینی یەکدی بە کۆسپێکردنی خەڵکانێکی ڕنگ و ڕەگەز جوداواز دۆستایەتی ناکەن؟ ئەوەی من لەو ڕۆژانەدا بینی من لە فێڵی شەیتان دەچوون. زۆرجار بە هاوڕێ شەرکەرەکانم دەگوتەوە کە خاوێنی و شۆڕشی بێخەوش لە قەتباڵی چیاکان باڵا دەکەن. کاتێک تەماشای عوسمان باتۆر ژەنەراڵە ئیماندارەکەم دەکرد وەکو یەکێک لە پێشینە چاکەکان دەهاتە پێش چاوم. ئەم پیاوە کۆمەڵە ڕەوشت و ئاکارێکی ڕەسەنی نەتەوەیەکی تایە کە نزیکە لە ناو بچێت. ئاکاری شارستانێکی دوور و درێژی تایە کە پڕاوپڕ بوو لە خێر و پیاوەتی و پاکێتی. من تاک و مردن لە پشتی ئەم پیاوە دەمێنمەوە. زنجیرە شەڕێکی گەرم لە نێوان پیاوانی ئێمە و هێزە چەکدارە چینیەکاندا کە بە پێشکەوتوترین چەکدار کرابوون ڕوویاندا. لە زنجیرە شەڕێکدا سەرکەوتنمان بەدەستێنا، بەڵام ئایا ئەو سەرکەوتنانە بە ئاسانی بەدەستاتن؟ نەخێر. دوژمن کۆمەچی بەردەوامی بۆ دەهات و پیاوانی ئێمەش تا دەهات کەمتر دەبوونەوە. ئێمە بە قوربانیدانێکی بێوێنە سەر دەکەوتین. عوسمان باتۆر هاوارێکی کرد، پیاوانمان لە پێشڕەویدان بەرەو ڕووی مەرگ دەبنەوە. جەنابی ژەنەراڵ ئەوان دەزانن دەبێت چی بکەن. مستەفا حەزرەت ئەو داستانەی ئەوان بە خوێنی خۆیان تۆماری دەکەن داستانێکی زیندووە. بەڵام من ئەمڕۆ لە ڕێی پێشەنگەکانی خۆمانەوە زانیومە کە دوژمن خۆی بۆ ڕۆژێکی تۆقێنەر ئامادە دەکات. تەنها چەند ڕۆژێکی کەم تێپەڕین و لە ناکاو پێشبینیەکانی عوسمان باتۆر هاتنەدی. چینیەکان سوپایەکی زەبەلەحیان هێنە سەرمان و بۆ ماوەی 3 مانگی تەواو شەڕێکی گەرم بەردەوام بوو. پاشان بە مەبەستی کۆکردنەوەی هێزەکانمان بڕیاری کشانەوەمان بۆ شاری چینهای چینیدا و کردمانە ناوەندێک بۆ پەلاماردانی هێزەکانی دوژمن. بەڵام ڕێگای پەڕینەوە بۆ چینهای شتێکی ئاسان نەبوو، چونکە مردن لە هەموو لایەکەوە خۆی مەڵازدا بوو بۆمان. ڕقەی کافرانە بە دوامانەوە بوو، دوژمنانی سوات دەوریان دابووین.
زیاد لە 10,000 سەربازی چینی لە شاری ئانسی چای چینیەوە کە یەکێکە لە شارەکانی ناوچەی قانسۆ هێرشێکی گەوریان بۆ هێناین وەکو ئەوەی بەو دەرپەڕین و ململانی خوێناویەمان بەرامبەر بە دوژمن مردنمان هەڵبژار دەبێت یانیش لە مردمینێکی چاوەڕوان کراودا بۆ لای دوژمن هەڵات بین هەستی گیان بەخشین بەسەرمدا زاڵ بوو دوجار توانیمان بگەینە شاری ماخای سەر بە ویلایەتی چینهای دەمانویست هەناستەیەک هەڵمژین و بەحەسەینەوە من وەکو خۆم هەوڵی ئەوەم دەدا بە دوای نەجمەت اللەیل و کوڕەکەمدا بگەڕێم ئاواتم ئەوە بوو پێشی ئەوەی بمرم چاوم پێیان بکەوێتەوە کەسانێک پێیان وابوو ئەم ئاواتەی من لە دۆخێکی وا ناهەمواردا شتێکی پوچە کەسانێکی دیکەش بە خۆپەرست تاوانباریان دەکردم چونکە لەو کاتەی سەر تاپای نیشتیمان تووشی تیاچون و سڕینەوە بووەتەوە من بە تامەزرۆیەوە بە دوایاندا دەگەڕێم من گوێ بە قسەی خەڵکی نادەم چونکە من لەگەڵ خۆمدا ڕازگۆم من مرۆڤێکم فرمێسکەکان شارەزایی ڕێگەی چاو من ترپە ترپەکانیش دەزانن چۆن بەرەو دڵم دێن ڕاوەدونان وەکو خۆی بە توندی مابەوە هەزاران کەس لە شاری دونخان کە یەکێکە لە شارەکانی ناوچەی قانسۆ بەرەو لامان دەهاتن هەزارانی دی لە شاری شەرخەڵقی تورکستانی نزیک سنوورەکانی چین بە هەمان شێوە بەرەو لامان دەهاتن ژەنەڕاڵ عوسمان باتۆر گوتی هاوڕێیان شەوە زەنگ پەلاماری ماخای دەدات ئەی ئەوانەی مردنتان پێ باشترە لە ژیان ئەی شەهیدانی دەستی دوژمن گورگەکان سەرە ڕێگەکانیان گرتووە ئاڵاکان دەبینم ئاسۆیان ڕەنگا و ڕەنگ کردووە هەموو ڕۆژێک قەسابەکان چەند بەرخێک بەرەو سەربڕین دەدەنە بەر ئەوان جوداوازی لە نێوان بەرخ و مرۆڤدا ناکەن هاوڕێیان لێواری ئەو ڕێگەی لەباری کۆلەوەیان لە چیاکانەوە پەیدا هاتین ئێسک و پروسکی ئازادی خوازانی لێکەڵەکە کرابوو خوێنی پاچی ئەوانیش ئاودێری دەکرد بەڕاستی گەشتێکی دوور و درێژ و پڕوکێن بوو زۆرێک لە ژنان و منداڵان بەرەو ئێمە هەڵدەهاتن و بە دواماندا دەگەڕان بە دوای کە سوکاریاندا دەگەڕان هاوڕێیان ڕادوی ئۆرمچی گۆرانی بۆ بەرزکردنەوەی ورەی دوژمنان و ژاراویکردنی مێشکەکان پەخش دەکات ڕۆڵەکانی گەلەکەم ئەوانەی کە لە شەقام و ماڵ و کارگەی سوخرە بند کرابوون ئەوانەی بۆ سەر سنوورەکان و گۆڕەپانەکانی لە سێدارەدان دەپێچرانەوە خاوەنی دەنجێکی نزم بوون لە پەروەردگار دەپاڕانەوە و گۆرانی مەرجیان دەگوتەوە ئەم شەهیدە زیندوانە چارەنووسیان زۆر کەساسترە لە چارەنووسی و کەسانەی لە گۆڕەپانەکانی شەڕا دەمرن هاوڕێیان دەست بە شەڕ دەکەینەوە ئەوەی لە ئێوە بە زیندوی دەمێنێتەوە با بەسەرهاتی تێکۆشان و ئازاری دوور و درێژی ئێمە بەنەتەوە مسلمانە خەوتوەکانی باشوور و ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوای وڵاتانی عەرەبی و ئەندەنوسیا و هیند و پاکستان بگێنێت پێیان بڵێن ئەندەلوسی دووەم کەوتووەتە چنجی دوژمنانی پەروەردگار و مرۆڤایەتی چێ دەزانێت لەوانەیە ڕۆژێک لە ڕۆژان مسلمانان بێدار ببنەوە و خۆیان لە پەرتەوازەی کۆبکەنەوە و شەڕێکی گەوریان لە دژی دژمن ببێت و تێیدا سەر بکەون بە هەموو مسلمانانی سەرڕووی زەوی بڵێن بڕوا بە ڕۆژنامەکانی دژمن نەکەن متمانیان بە فەلسەفە و بانگەشە و مێژویان نەبێت عوسمان باتۆر سەری بۆ ئاسمان هەڵبڕی و ڕووی کردە قیبلا داوای لێکردی نوێژ بکەین بۆ ڕۆژی دووەم لە هەموو لایەکەوە دژمن پەلاماری داین شەڕەکە گەرم بوو لە کۆتا شەڕیشدا بە هەموو باوەڕ و هەست و هێزێکمانەوە لەگەڵ دژمندا تێک هەڵپژاین و هەموو شتێک کۆتایی هات ژەنەڕاڵ عوسمان باتۆر کەوتە دەستی دژمن لە بەرزاییەکەوە بینیم بەسەر بەرزیەوە هەنگاوی دەنا دژمنان بە تێکڕا قۆڵی جامانەکەی پاڵتۆکەیان ڕادەکێشا گاڵتەیان پێدەکرد بەڵام ئەو خۆڕاگر بوو سەرفرازانە تەماشای دەکردن و بە سوکاتیەوە شەقی تێ هەڵدەدان شەڕکەرەکان ئەوانەی کە مابوونەوە هەر یەک بۆ لایەک بڵاویان لێکرد دواتر هەر یەکە و ڕوە و سنوورەکان ڕێگەی گرتە بەر بەو هیوایی بگەنە کشمیر عوسمان باتۆر بەرەو گۆڕەپانی لە سێدارەدان برا هەروەها 90,000 کەسی تورکستانی و چینی لەژێر هەڕەشەی چەکدا بۆ ئەوێ بران بۆ ئەوەی دوا ساتەکانی پاڵەوانەکە ببینن عوسمان باتۆری پاڵەوان مرد خۆم خزاند بووە نێو ئاپۆڕای خەڵکەکە و کەس نەیدەناسیم بۆ ئەوەی نەناسرێ مۆجلی سەربازی شەڕکەرانی شاری دونخانم لەبەر کردبوو سەیری پاڵەوانە شەهیدەکەم دەکرد
هستریایانە پێدەکەنیم و هەردوو چاوم پڕ بوون لە فرمێسک شێت ئاسا هاوارم دەکرد بژی دادگەری لە شەوە زەنگێکی سەختدا ڕووم کردە ڕێگەکە ڕێگەی هەڵاتوان لە دۆزەخ دوای چەند شەوێکی سەختی پڕوکێن گەیشتمە سنوورەکانی کشمیر ئەو کۆچکەرانم بینیەوە کە بە زیندوی مابوون لەو 20,000 شۆڕش جێرە تەنها 300 کەس مابوونەوە چونکە دوژمن بە درێژایی ڕێگەکە دەستی لە هەڵاتوان دەوەشاند و لە ناوی دەبردن لە شەڕەکانی سینکرس و کەستا و شارەکانی دیکەی تیبتدا بە گولە ڕاوی دەنان دوژمن زیانێکی زۆری پێکەوت بەڵام دوجار نزیکەی 300 کەسمان بە زیندوی مانەوە و چوونە ناو خاچی کشمیرەوە زۆربیان ئافرەت و منداڵ بوون لەوانەی باوکەکانیان شەهید بوون گەیشتینە شاری سریناجاری پایتەختی کشمیر خەڵکێکی زۆری ئاوارەی تورکستان بەرەو پیرمان هاتن و هەمووان تێکەڵ بووینەوە خەو زۆری بۆ هێنام نەم دەتوانی چیتر بەرگەی بێخەوی بگرم سەرخەوێکم شکاند نەمزانی زۆرم پێچوویان کەم بەڵام دەمە و ئێوارە دەستێکی پرسۆز بەهێ منی ڕایوەشاندم و بێداری کردمەوە هەردوو چاوم کردنەوە من خەون دەبینم یان بەخەبەرم پەروەردگارە ئەمە نەجمەت اللەیلە و جلێکی هاوشەوەی جلی ئافرەتانی کشمیری لەبەردایە منداڵە گەورە کەشمی لەگەڵدایە من باش دەیان ناسمەوە ئەم مرد منداڵە جوانە کە تیشکی خۆر پێستە سوورەکەی گۆڕیوە دەستم بەسەری داهێنا و دەستێکیشم بەدەم و چاوی نەجمەت اللەیل داهێنا چاوم پڕ فرمێسک بوو زمانم لەگۆ کەوت و فرمێسک خنکاندمی هاوژینەکەشم وەکو من شڵەژا بوو منی لە ئامێز گرت کوڕەکەشم هەروەتر مستەفا هەرگیز بڕوام نەدەکرد لە مردن ڕزگارت بێت سپیاتی قشتی ڕەن کردووە دەموچاویشت پڕە لە لۆچی دەڵێی 100 ساڵە لێکدا بڕاوین بە سۆزێکەوە ماچێکی منداڵەکەمم کرد و بە دەنگێکی لە زۆکەوە گوتم زۆر دڵگرانم بەوەی گەلە موسڵمانە بنکراوەکەم لەو دی و سنوورەکانەوە بەجێهێشتووە دوژمنان بەش بەشی دەکەن نەجمەت اللەیل لە کاتێکدا ڕوخساری زیاتر زەر هەڵگەڕا بوو خەمێکی بە سامی داپۆشی بوو بە ئەسپاییەکەوە گوتی ئاواتم ئەوەیە بەرەو ماڵی پەروەردگار کۆچ بکەین لە مەککە یان لە مەدینەدا بژین لە ئاسۆیەکی تەماویەوە ئاوڕێکم لە ڕۆژانی ڕابردوومدایەوە منسوور دەرغام بیرکەوتەوە کە چۆن لە پێش دەرگای مزگەوتەکەدا شەهید بوو هاوڕێ ئیماندارەکانم کە لە زیندانەکاندا گیانیان سپارد دواتر بیری ئەو شەهیدانم دەکرد کە بە چوار دەوری عوسمان باتۆردا کەوتن یادی ئەو دیمەنە مەزنەم دەکردەوە کە ژەنەڕاڵیان بەرەو گۆڕەپانی مەنگ بەڕێ کرد لە بەرخۆمەوە دەمگوت بەرە ماڵی پەروەردگار ڕێگە دەگرینە بەر چەند دڵۆپە ئاوێکی زەمزەم گیان دەهێنێتەوە بەر شەکەت و تیاچوەکان خەیاڵی ئەوە دەکەم کە چۆن هاوات بەسەر ئاپۆڕای حاجەکان دەکەم و مژدەی سەر کەوتنیان پێدەدەم وا دەزانم ملیۆنان مسلمان کفنەکانیان دەدڕێنن و دێنە دەرەوە و لەژێر ئاڵای یەک خواناسیدا سەر لە نوێ ملیۆنان کۆیلا ڕزگار دەکەن ئەوەش بەسەر هاتەکەی من بوو بە هیوام ببێتە مای سوود و کەڵک بۆ ئێوەی بەڕێز و مایەی هیرەت بۆ مسلمانانی جیهان کە بەخۆ بێنەوە و لە خەوی غەفڵەت بەخەبەر بێن سبحان ربك رب العزة عما يصفون والسلام على المرسلين والحمد لله رب العالمين خوێنەری بەڕێز ئەم کتێبە بە کۆتا هات